کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەشی نۆیەم. کوڕە کاروان بە کاروان چووە شارێکی کەوە. ئەو شارە کە زۆری نەماوە شاری کامەرانان و یا شارستانی شادومانان بێ. ئەم جارە لەم شارەدا تەنانەت حەمام و کەبابخانەشی نەهێشت. هەمووی گەڕا بۆ ئەوە بەڵک و تیشکی کامەرانی لە ناو چەوانی یەکێکەوە بەدی بکە. ئەو باوەڕە کە سەرەتا ڕووی کردە شارەکە و چاوی بە چاوەندازی شارەکە کەوت و بۆی پەیدا بوو لە گەڕانەکەیە ئەو باوەڕەی نەهاتە دی. چاو ئەندازی شار وای پیشان ئەدا کە بێجگە لە خۆشی و کامەرانی هیچی تر لەم شارەدا نەبێ کە ئەگەڕێت و تەماشاکە تەنانەت حەمامچی و کەبابچیش هەر هەناسە هەڵاکێشن. ئۆف خوا دەرد! زۆری نەمابوو شارەکە بەجێبێڵێ سەر لە بەیان بوو بە ناو یەکێ لە شەقامەکانی گەڕەکەکانە ئەسوڕایەوە کوت و پڕ دەروازەی کۆشکێ کرایەوە. پیاوێکی سەربازی کە نیشانە و ئەستێرەکانی پایەی عەقیدیان پیشان ئەدا هاتە دەرەوە. سووک، ڕەنگەش، گورج و گۆڵ و چالاک. تەماشای هەر شوێن و شتێکی ئەکرد لە خۆشییانە لەرەیەک لە لێویەوە ئەهات. لەگەڵ نیمچە زەردەخەنەیەکدا لە هەندامیە هەموو لەشی هەرخۆشی بوو. گزنگی هەتاوەکە ئەیدا لە ئەستێرە مشت و ماڵکراوەکانی سەرشانی ئەبریسکانەوە. جل و بەرگەکەی هەر ئەوەندە جوان و پاک و تەمیز بوو مەگەر خوا بیزانێ. جزمەکانی هەر ئەو کاتە بۆ یاخی سوورکرابوون بریقێ ئەهات هاتە دەرەوە. لەگەڵ دەرکەوتنی ئەو زۆر بە گورجی شۆفێرەکە دەرگای گەراجی کۆشکەکەی کردبووەوە ئۆتۆمبیلەکەی هێنایە دەرەوە. لەبەر دەواازەکەدا ڕایگرت ئۆتۆمبیلی مۆدێلی ئەمساڵ ئەتوت بووکە. دەرگاکەی کردەوە پیاوەکە هات چوو لە شوێنی شۆفێرەکە دانیشت و دەستی خستە سەر جڵەوەکە و پێینا بە بەنزینە. شۆفێر دەرگای پێوەدا و پیاوە خۆی ئۆتۆمبیلی لێخوڕی و وەکو تێسکەی تفەنگ بۆی دەرچوو. شۆفێرەکەش لە ناوەوە دەرگای گەراجەکەی داخستەوە و چووە کۆشکەکەوە. ئەم دیمەنە کوڕەی شەیدا کرد. وای لێکرد هاتە سەر ئەوە کە ئەم پیاوە نەوەک کامەران بەڵکو هەر تاپۆی کامەرانیە. ئەگەر بەختیاری و کامەرانی ببێ لە دنیادا لەلای ئەم پیاوەیە و ئەگەر نەبێ ئەوە هیچ. لە دەوروبەری ئەو کۆڵانەدا هەروە ڕای بوارد تا پاشنیوەڕۆ. سەعات بوو بە یەکی پاشنیوەڕۆ سەیری کرد ئۆتۆمبیلەکە گەڕایەوە. هەر لە دوورەوە هۆڕنی لێدا خێرا شۆفێرەکە کە لە دەروازەی کۆشکەکەوە دەرپەڕیە دەرەوە تا ئەم هات ئۆتۆمبیلیش گەیشتە جێ. دەرگاکەی کردەوە پیاوەکە دابەزی و چووە کۆشکەکەوە. ئەمیش ئۆتۆمبیلەکەی بردە گەراجەکەوە. ئەمجا کوڕە کەوتە سەودای ئەوە کە چۆن خۆی بگەیەنێ بەم پیاوە و چۆن دەمی بگاتێ. بە تایبەتی ئەم پیاوەش پیاوێکی ئەسکەری گەورەیە و پێگەیشتن و هاوڕێیەتی لەگەڵ یا بە پێی یاسای سەربازی تۆزێگرانە. لەو کاتەدا سەری بەرز کردەوە تەماشای کرد لەسەر دەروازەی کۆشکی ئەمبەری کۆشکی پیاوە عەقیدەکەوە هەر ڕاست بەرامبەر بە ماڵەکەی ئەو پارچە مقابایەک هەڵواسراوە و لەسەری نووسراوە ئەم کۆشکە بە هەموو شتومەکێکەوە بۆ کرێ و قسەش لەگەڵ تەلەفۆنی ژمارە 25976 ئەکرێ کە ئەمەی چاو پێکەوت وەکو گوڵ گەشایەوە. ئەجزاخانەیەک لەسەر کۆڵانەکە بوو چووە ئەجزاخانەکەەوە لەوێ تەلەفۆنی بۆ ژمارەکە کرد و ڕێککەوتن. تەلەفۆنی داخستەوە. زۆری پێنەچوو ئۆتۆمبیلێک هات پیاوێکی تیا بوو کلیلی کۆشکەکەی بۆ هێنا و چوون دەرگاکەیان کردەوە. کۆشک هەموو شتێکی تەواو بوو. تازە بۆ یاخکرا بوو، باخەکەی تازە ئاودرا بوو، ژوورەکان هەموو پڕفەرش بوون، هەر ژوورە کانتۆر و مێزی تەوالێت و جامخانەی کتێبی تیا بوو. لەگەڵ 4 پایەی یابلی فەنتازیدا ژووری میوان زۆر ڕێک بوو. موباخەکەی پڕی بوو لە فەخفوری چینی و پێویستی کۆشکێکی وا هەموو بەڕێک و پێکی لە بۆفیەکەدا دانرا بوون. حەمامەکەی ئاڵا فەرزەنگی بوو. لە ناو ڕاڕەوەکە بە تەنیش ژووری میوانەوە تەلەفۆنێک هەبوو. ئەمانەی هەمووی بە پێی لیستەیەک وەرگرت. ئەمجا دەستی برد دەفتەری چەکەکەی دەرهێنا چەکێکی بە 500 دیناری ئێمە
بۆ سەربانکی ئێسترن بانک نووسی و دای بە پیاوەکە بۆ کرێی کۆشکەکە. ئەم پیاوە خزمەتچی خاوەن کۆشکەکە بوو، دەستی برد 5 دیناریشی بەخشیشدا بە و پێیوت ئەگەر پیاوەتیم لەگەڵ بکەیت چێشتکەرێک و خزمەتچیەکم بۆ پەیدا بکەی زۆر سوپاست دەکەم. پیاوەش سوپاسگوزاری کرد و وتی تا نیو سەعاتی دیکە هەردووکیانت بۆ دێنم و لێیدا ڕۆیشت. لە ڕاستیدا زۆری پێنەچوو، دوو کەسی هێنا، یەکێ چێشتکەر و یەکێ خزمەتچی. کوڕە تەلەفۆنی هەڵگرت و داوای تاکسیەکی لە یەکێ لە شوێنی ئۆتۆمبیلە کرێیەکان کرد و ژمارەی کۆڵان و خانووی دانێ. زۆری پێنەچوو تاکسی هات. کوڕە دەستوری دا بە چێشتکەر و خزمەتچیەکە و خۆی سوار بوو. بە شۆفێرەکەی وت بمبە بۆ شەریکەی ئۆتۆمبیلی کادیلاک. بەدەم ڕێگا ڕۆیشتنەوە دیسان پێی وت ئەگەر ئۆتۆمبیل چیەکم بۆ پەیدا بکەی پیاوەتیم لەگەڵ ئەکەی. ئەویش وتی کوڕێکی دۆستی من هەیە شۆفێرێکی چاکە و ئەگەر ئارەزوو ئەفەرمونون هەر ئێستاکە بۆ تانی دێنم. وتی سوپاست دەکەم. زۆری نەبرد چوونە شەریکەکەوە، حەقی تاکسیەکەی دا و خاوەن تاکسی چوو بە شوێن شۆفێرە. ئەمیش چوو بۆ لای مدیری شەریکە، قسە و باسی کڕینی ئۆتۆمبیلێکی تازەی کادیلاکی مۆدیلی ئەمساڵی کردەوە. کاتالۆگیان خستە بەردەست لەگەڵ لیستەی نرخە، نەخشەی ئۆتۆمبیلێکی جوانی هەڵبژارد و نایە بەردەستی مدیر وتی ئەو مۆدێلە. مدیر فەرمانی دا ئۆتۆمبیلێکیان هێنایە دەرەوە لە کۆگا. ئۆتۆمبیلی چی؟ ئەتوت پێشەنگی پێشڕەوی قافڵەیە. نرخیش 25,000 دینار بوو. ئەمیش دەستی برد دەفتەری چەکی دەرهێنا و حەواڵەی کرد بۆ سەربانکی ئێسترن بانک. مدیر وتی ئەگەر ئارەزووی شۆفێریش ئەکەن لای ئێمە هەیە کە لە خزمەت تانابێ و قسەکەی تەواو نەکرد. خاوەن تەکسیەکە هاتەوە، کوڕێکی لەگەڵ خۆی هێنا و هاتوتی قوربان ئەمە ئۆتۆمبیل چیەکەیە، ئەوە هێنامە خزمەتتان. ئەمیش وتی سوپاس دەکەم و ئەزیەتان بۆ کێشام. ڕووی کردە مدیرەکەش و وتی منت باری پیاوەتیتانم و لەبەر ئەوە بڕیارم بەم دۆستەدا بوو بۆ ئۆتۆمبیلچی و ئەویش هێنای ئیتر ئەبێ ئێوە لێم ببورن. مدیر وتی ئێمە ئاسایشی ئێوەمان ئەوێ، ئەم بێ یا ئەو جیایی نییە. لە بەینیانە هەستا و کوڕەی تا بەر دەرگای شەریکە بەڕێ کرد و تەوقەی لەگەڵ کرد. شۆفێر چووە ئۆتۆمبیلەوە، خستیە گەڕ و دابەزیەوە دەرگاکەی کردەوە. کوڕە سوار بوو، دەرگای پێوەدایەوە و چوو دانیشتەوە و ئۆتۆمبیلی لێخوڕی چوونەوە بۆ ماڵەوە. ئۆتۆمبیل چی؟ ئۆتۆمبیلی بردە گەراجەکەوە و ئەمیش چووە ناو کۆشکەکەوە. کوڕە لە دیمەن و ڕابواردنی پیاوێکی گەورەی بنەماڵە چەند ڕۆژێک ڕای بوارد و هەموو ڕۆژێک بەیانی بە شۆفێرەکەی ئەوت ئۆتۆمبیلەکە لەبەر قاپی حەوشەکەدا ڕاگرێ و چاوەڕێی هاتنە دەرەوەی ئەم بکە. خۆیشی بە بیجامەیەکەوە جارجار ئەهاتە بەر قاپی و سەیرێکی ئۆتۆمبیلی ئەکرد و تۆزێ لە باخچەی بەر دەرگا ئاسنەکەدا خۆی خەریک ئەکرد و ئەمجا درەنگانێک خۆی کۆ ئەکردەوە و ئەهات سوار ئەبوو. ئەچوو هەندێک ئەگەڕاو لە سەعات 12دا ئەهاتەوە بۆ ماڵەوە. چۆنێتی دەرچوون و هاتنەوەی لە دەقیقە و سەعاتی دیاریدا وای پیشان ئەدا کە خاوەن ئیشێکی ڕەسمی و یا خاوەن تیجارەتخانە و بانکێکە. 1-2 هەفتەیەک بەسەر ئەم ژیانەدا تێپەڕی. هەموو ڕۆژ عەقیدەکە لە بەیانیە دەرئەچوو بۆ سەربازخانە و لە نیوەڕۆدا ئەگەڕایەوە. ئۆتۆمبیلێکی کادیلاکی تازەی لە بەرامبەر کۆشکەکەی خۆیەوە چاو پێ ئەکەوت کە شۆفێرەکە خەریکی پاکەوەکردن و ئامادەکردنیەتی بۆ ئاغاکەی. کاروباری کۆشک و هاتوچۆکەری خزمەتچی لەم کۆشکەدا و بوونی ئۆتۆمبیلێکی وای پیشان ئەدا کە پیاوێکی گەورە لەم کۆشکەدا دانیشت بێ. هەر جارش کوڕێکی گەنجی بە دیمەنی بەرچاو ئەکەوت کە بە بیجامەوە لەبەر قاپی حەوشە دەستور ئەدا بە ئۆتۆمبیلچیەکەی و یا خەریکی باخەکە ئەبێ. تێگەیشت کە خاوەنی ئەم کۆشکە ئەم کوڕەیە. ڕۆژێک و 2 ڕۆژ بەم جۆرە ڕۆژێکیان بەیانی بوو عەقیدەکە هاتە دەرەوە بۆ ئەوە وەختی سەربازی بوو بچێت بۆ ئەوێ. کوڕەکەی دراوسەی لەبەر قاپیەکەی خۆیانە ڕاوەستا بوو. ئیتر ئەم بەلایەوە جوان نەبوو کە هەموو ڕۆژێ ئەم دێتە دەرەوە و ئەو کوڕە لەوێ ڕاوەستا و بە تایبەتی بووە بە دراوسێشی هیچ قسەی لەگەڵانەکە. هەر کە هاتە دەرەوە چاوی پێکەوت
تۆزێ لێی نزیک بووەوە و پێیوت بەیانیت باش. کوڕە بەڕوویەکی لە گوڵی ئەو باخە گەشتر چوو بە پیریەوە و پێیوت ژیانت باش و هەروە تۆزێ دەستیان کردە قسەکردن مجامەلە. ئەم بەیانیت باش و ژیانت باشەی ئەم ڕۆژە قاپی دۆستایەتی لە بەینیانە کردەوە و بوو بەهۆی ئەوە کە کوڕە ئیتر وردە خۆی لێ نزیک ئەخاتەوە. چەند ڕۆژێکیش تێپەڕی و هەتا ئەهات دۆستایەتی زیاتر بەهێز ئەبوو، بەڵام هەر تەنها دۆستایەتی قسەی بەردەرگا. ڕۆژێک سەعات 1 بوو، عەقیدەکە لە سەربازخانە هاتەوە، کوڕەکە لەبەر دەرگا ڕاوەستا بوو کە ئەو دابەزی کوڕە گرتیە قسە و بەدەم قسەوە چوون تا بەردەرگاکەی خۆیان. اینجا پێیوت فەرموو لە پێش ئەوەدا بچنەوە بۆ حەسانەوە بچنە ژوورەوە شتێکی سارد و قاوەیەک بخۆینەوە. لەبەر ئەوە تۆزیەکێتیان پەیدا کردبوو، بێدڵی نەکرد چوو لەگەڵ یا چوونە ژوورەوە. لە ژووری میوان دانیشتن، ژوورەکە زۆر ڕێک و پێک بوو. خێرا ئاوی سارد و پاش ئەوە سینالکۆ و کۆکا و پاش ئەوە قاوەی بە شەکریان هێنا. پاش خواردنەوەی ئەمانە و کەمێک دانیشتن هەڵسا وتی ئاچمەوە خۆم ئەگۆڕم و تۆزێ ئەحەسێمەوە. جەنابیشتان ئیسراحەت بکەن، دنیا گەرمە. گەلێ لەگەڵی خەریک بوو بۆ ئەوە دانیشێ پێکەوە نیوە ڕۆژە بکەن، دانەنیشت. وتی ئێرە و ئەوێ هیچ جیاییەکیان نییە و پاشان ڕۆیشت. بە کورتی ئەم هاتنەی بوو بەهۆی ئاشنایەتیەکی تەواو. وایان لێ هات زۆرتری وەخت لەگەڵ یەکا و لە ماڵی یەکا ڕایان ئەبوارد. کوڕە کە تەماشای کرد ئەم عەقیدە ڕابواردن و هەڵسوکەوتێکی زۆر خۆش و ڕێک و پێکی هەیە، کۆشکەکەی جوان و هەموو دەوروبەری باخچە و گوڵا، ژوورەکانی کۆشکەکە یەک لە یەک جوانتر و بەوێڵترن، ژووری کتێبخانە جامخانەی کتێبی تێدایە، هەموو جۆرە کتێب و گۆڤار و ڕۆژنامەی تێدایە، لەو لاوە پیانۆیەک دانراوە، مەیمونێک و بەچکە پشیلەیەکیش هەر جارە دێن پێکەوە یاریەکەن و دیمەنێکی جوان دروست ئەکەن. کوڕە کەوتە سەر ئەو باوەڕە کە کامەرانترین کەس لە ژێر ئەم ئاسمانی شینەدا ئەبێ ئەم زابتەیە و ئەوی ناتەواوی بێ ڕووی تێ نەکردووە. وتی باش بوو تەقەلاکەم کە ئەمە چەند ماوەیە کە ئەیدەم بۆ دۆزینەوەی کامەرانی بە خۆڕایی نەچوو، پێیگەیشتم. ڕایەڵی ئاشنایەتیان زۆر تند و بەهێز بوو بوون، هیچ نهێنیەک نەمابووەوە لە بینی یەکە کە بۆ یەکی نەگێڕنەوە. ڕۆژێک دانیشتە بوون، کوڕە پێیوت من حەزەکەم بزانم تۆ لە دنیادا چ ناتەواویەکت هەیە و چی هەیە کە هۆی دڵتەنگی تۆ بێ. من ئەم ماوەیە بۆم دەرکەوتووە کە لە تۆ بەختیارتر و کامەرانتر بڕوا ناکەم ببێ و ئەوی ڕاستی بێ ئەمەوێ منیش ئەو ڕێگەی تۆ گرتوتە بیگرمە بەر. زابتەکە وتی چاک دۆزیتەوە. ڕاستە منیش خۆم وا ئەزانم کە لە من کامەرانتر نییە، ژیان هەر ئەوەیە کە منیتیام، ڕابواردن هەر ئەوەیە کە من ڕای ئەبوێرم، بۆ هەر شتێک وەختێکم داناوە و لە هیچ شتێک ناتەواویم نییە، بەیانیان هەڵ ئەستم، شتومەکی تەراشم بۆ دانراوە، تەراش ئەکەم ئەچم دەست و دەم و چاوم ئەشۆم، دێمەوە نان دانراوە و نان و چا ئەخۆم، جلەکانم شۆراوە و لە ئوتو دراوە و هەموو پاکراونەتەوە، جل لەبەر ئەکەم و ئەچم بۆ سەر ئیشی خۆم. نیوە ڕۆکە گەڕامەوە خۆم ئەگۆڕم و دەست و دەم و چاوم ئەشۆم، نان ئامادە کراوە، ئەچم نان ئەخۆم و ئەچم ئەنوم، بە ئەندازەی 2 سەعات ڕائەکشێم، ئیسراحەتەکەم کە هەستام ئەچم خۆم ئەشۆم، جا ئەخۆمەوە. پاش ئەوە ئەو مەیمون و پشیلەیە دێنم تۆزێ یاریم بۆ ئەکەن، پاش ئەوە هەندێ پیان و لێ ئەدەم و مەیمون و پشیلەکەش بە دەنگی پیانوەکە ئەکەونە سەما، کە تۆزێ لەوە تااقەتم شوو، ئەچم هەندێک لەگەڵ باخەکە خۆم خەریک ئەکەم، پاش ئەوە ئەچم سوارە بم، ئەچم هەندێکیش ئەگەڕێم و ئەچم بۆ سینەما و دێمەوە. کردومە بە ڕەوشت 2 سەعات خەریکی خوێندنەوەی کتێب و ڕۆژنامە و گۆڤاریش ئەبم، پاش ئەوە جێگاکەم بۆ ڕاخراوە، ئەچم ئەنوم. کوڕەش وا بەدڵ گوێی بۆ ڕاگرتووە و کات بە کات گەشکە ئەیگرێ لەم ڕابواردنە. وتی پارەیەکی زۆرم هەیە لە بانکە، مانگانەکەشم زۆرە، ئەم کۆشکە هی خۆمە، خان و بەرە و مڵکی تریشم هەیە، ئۆتۆمبیلم هەیە، ئەمانەم هەموو هەیە، بەڵام هەر لەگەڵ وتی بەڵام
کوڕە کسپەیەک لە دڵیەوە هات و هەناسەیەکی ساردی هەڵکێشا و وتی ئەم ڕەنجەشم بە هیچ دەرچوو. اینجا وتی کابرا وتی بەڵام شەو ڕۆژ لە پەژارەی ئەوەدام کە فەرزەندێکم نییە، پاش خۆم ئەم ماڵ و موڵکەی بەرکەوێ و نەکەوێتە بەردەست ئەو میری. ئەمەش لەبەر ئەوەیە کە ژنم نەهێناوە و ژنم نییە تا مناڵم ببێ. کوڕەکە لێی پرسی چۆن؟ بۆچی ژنت نەهێناوە؟ وتی نەمهێناوە، ئەمەش داستانێکی هەیە. وتی تو خوا برا ئەوەشم بۆ بگێڕەوە. پێیوت من باوکم دەوڵەمەند بوو، خستم یە قوتابخانە و پێی خوێندم، بەرەبەرە سەرکەوتم و چوومە دانشگای جەنگەوە، ئەویشم تەواو کرد و دبلۆمم وەرگرت و بە ملازمی دووەم دەرچووم. تا ئەم ماوەیە باوک نەما و هەندێ خزم و کەسوکارمان هەبوو، هەموو سامانەکەیان لە ناودا. من جۆشی گەنجیم بوو، پێویستم بە سامانی باوکم نەما، مانگانەکەم بەشی ئەکردم، لە ناو سەرخۆشی هەرزەکاریدا ئەتلامەوە و ڕام ئەبوار تا بووم بە ملازمی یەکەم هەر سەرخۆش بووم. لە پاش چەند ساڵێکی تر بووم بە ڕەئیس. لەم وەختەدا فکری ژنم کەوتە سەر، ئەوەندە هەبوو وتم من هێشتا دەمەدەمی جوانیمە و هەر لە ئێستاوە ژن بێنم باشە، بەڵام لەکوێی دانێم، چاک وایە باجارێ لێی گەڕێم تا شوێن و خانوویەکم ئەبێ. کەوتمە سەر ئەم فکرە و وازم لە ژنهێنان هێنا و خۆمم بەم هیوایەوە خەریک کرد. پاش ماوەیەک بووم بە ڕەئیسی یەکەم و لە ڕاستیدا لە پارەی مانگانەکەم ئەوەندەم بۆ دواکەوت کە خانوویەک دروست بکەم. خانووم کرد و ئەو وەختە وتم من ڕەئیسی ئەوەڵێکم، ئێستا بچم کچێک بێنم و لە خانوویەکی ڕق و تەقاداینێم و هاوپلەکانم هەموو ئۆتۆمبیل و هەموو هۆیەکی ڕابواردنیان هەیە، ئەگەر من نەمبێ شوورەییە بۆم، چاک وایە با ڕاوەستم تا ئۆتۆمبیل و ئەو شتانەشم ئەبێ. لە خولیای ئەم فکرەدا مامەوە تا بووم بە مقەدەم. لەم ماوەیەدا ئۆتۆمبیلم کڕی و هەموو جۆرە شتومەکێکی ماڵم ڕێخست. اینجا کەوتمە سەر ئەوە وتم ئەوە من ئێستا هەموو هۆیەکی ڕابواردنم تەواوە، بەم پێ ئەچم کچێک دێنم و بە جۆرێکی ئەریستۆقراتی لەگەڵی ڕائەبوێرم و فەکم لەسەر هیچ ناکەوێ، بەم ژیانەوە فێر ئەبم. کەچی ڕەنگە لە پاش 2 ڕۆژ هات و لە ئیشەکەم دەریان کردم. ئەو وەختە هیچ شتێک نییە کە من پێوەی بژیم و فێری جۆرە ژیانێکیش بووم کەوە نەبێ بە سووکی هەڵسوڕێ. ئەو وەختە کە نەفت ئەبم و لە ناو خەڵکە ئابڕۆمە چێ، کەواتە ناوەڵڵا با ماوەیەکی تر ڕاوەستم تا ئەبم بە عەقید. لەم ماوەیەدا ئەوەندەم ئەبێ ئەگەر هات و لە پاش ئەوەش ئیشەکەی خۆم لە دەست دەرچوو بە دەرامەتی پاشەکەوتەکەم وەکو جاران ئەژیم. لەبەر ئەوە وازم لە ژن هێنا و پارەشم ڕۆژ بە ڕۆژ زیادی ئەکرد. ئەوەندەم سامان بۆ پێکەوەندرا کە چەند خانووبەرەیەکم کڕی و هەمومدا بەکرێ و ئێستاش سەرەڕای ئەوە پارەیەکی زۆرم هەیە و لە بانکدایە. دەرامەتی ئەوەش خۆی سەر بەخۆ ساڵانەیەکی زۆرە. پایەکەشم ئەوە ئێستا عەقیدە و لە هیچ شتێک ناتەواویم نییە. بەڵام تەمەنی ئەو کچەی کە من لە دەورێکە ملازمی دووەم و یەکەم بووم و جۆشی جەحێڵیم بوو لەگەڵ منە ئەگونجا و مای ڕابواردن بوو، ئەو تەمەنە و ئەو جۆرە کچە پێم قایل نابێ و لام لێ ناکاتەوە. دەوری جوانیم دەورێک بوو، ئەگەر نانی شەویشم نەبوایە خەرامانی چینیشم پێوەدا ئەنیشت. ئێستا کە دەوری پیریە ئەگەر هەموو گەنجی دنیاشم ببێ هیچ تامێکی نییە و ئەو دڵخۆشیەی جارانی نییە. لەبەر ئەمانە ئەوە بۆ خۆم کەوتومەتەوە و خەفەتی ئەم غایەڵەیە بووە بە خۆراکی شەو ڕۆژ و ئەوی پێی بڵێن ڕووناکی سەری بەدڵی منە نەکردووە. ئەو دیمەنە ڕواڵەتیەم کە ئەبینی ئەوە دیمەنێکە وەکو دیمەنی گوڵی ژاڵەیە، لە دوورەوە ئاڵە و لە ناوەوە بێتین و تاڵە. چار ناچار دێنم هەر کاتە ناکاتێک خۆم بە شتێکەوە ئەخلافێنم و دەستی خۆم بەوە ئەبڕم. کەچی لەو کاتەشا و تەنانەت لە کاتی نووستنیشا بەبێ هەست و ئیختیار هەر بەینە نابینێک دڵم خوورپەیەکی لێوە دێت و ژیانی تاڵ و ترشی خۆمم ئەخاتەوە فکر.
کوڕەکە کە گوێی لەو قسانە بوو بەجارێ چووە تاسەوە و لەم دنیا ڕووناکە کەوتە دنیایەکی ترەوە تا ئێستا وای ئەزانی کە باشقەی کامەرانی هەموو سەرزەوی دیمەنی ئەو پیاوەیە کە بە خەوی شەویش بۆنی خەم و خەفەتی نەکردووە کەچی ئێستا کاتێ سیر ئەکا کڵۆڵتر کەسێک و بە جەزرە بەتر کەسێک لەم ژێر ئاسمانەدا ببێ ئەو کەسەیە کە ئەو لێی بە هەڵەدا چوو بوو دەردی مردمی تر هەر دەردێک بوو هی ئەم دووە لە پاش ئەوە کە لەم کەین و بەینە تێگەیشت ڕووی تێکرد و وتی برا من بە شوێن شتێکە ئەگەڕام کەلام وابوو ئەو شتە تەنها لای تۆ دەست ئەکەوێ هەر لەبەر ئەوە بوو کە من هاتم دەستگا و دوکانەکەم بۆ خۆم پێکەوە ناو خۆم کرد بە هاوماڵی تۆ ئێستا وەکو بۆم دەرکەوت ئەو شتە لای تۆش دەست ناکەوێ کەواتە ئەمە ئاخر ماڵ ئاواییە کە لێت ئەەکەم و ئیتر بە دوعا هەستا هاتە دەرەوە ئەو کۆشک و خزمەتچی و ئۆتۆمبیل و شتانە کە ڕێکی خستبوون هەموویانی تێکدا و ئەو وڵاتەشی بەجێهێشت و ڕووی کردە بەغدا ملی ڕێی گرت و ڕووی کردە بەغدا بیستە بووی کابرایەک لەوێ هەیە عەلاءەددینی سەجادی پێ ئەڵێن و وای بەگوێی کەوتە بوو کە کابرایەکە گوێ بە کەس نادا و گزیرێک و وەزیرێکی بەلاوە وەکو یەک وایە گۆیا لای لە عەنعەناتی دنیا نەکردوێتەوە لەگەڵ ئەوە شادەستی ئەڕوا دیارە هەر شتێک وتراوە نەبێ وابێ کوڕە واچوو بووە دڵیەوە کە ئەبێ کامەرانی لە لای ئەو دەستکەوێ بۆیەوە ئەو ڕێگایەی گرتووە بە پرسیار چوو هالێرە هالەوێ دیەوە کتوپڕ تەقی بەلوتی قاپیەکی بچکۆڵەوە لەسەر قاپیەکە نووسرا بوو ئەمە مزگەوتە چووە حەوشە بچکۆڵەکەوە لەوێوە چووە ژوورێکەوە لەبەر تاریکی چاوچاوی نەئەبینی پرس و ڕای پێناوێ کورسیەکی شڕە هەبوو لە ژوورەکەدا چوو لەسەر کورسیەکە دانیشت ناچار بوو دانیشێ چونکە سەرمیچەکە ئەوەندە نزم بوو ئەبوایە سەری دانەواندایە ئەگینا نەی ئەتوانی بە پێوە ڕاوەستێ کە دانیشت تۆزێ بەرچاوی ڕووناک بووەوە کتێبخانە و کتێبی نەزۆر و نەکەمی بەرچاو کەوت لەبەر بێجێگەی کتێبخانەکە زۆر ناڕێک و پێک بوو هەندێکی بەسەر ڕەفەکەوە بوو تا سەرمیچەکە چوو بوو تۆز سەری گرتە بوو مێزێک دانرابوو ئەویش سەرەکەی پڕی بوو لە کتێب و قاقەز و قەڵەم بەڵام ناڕێک و ناهەموار کورسیەکی شڕ لەبەر مێزەکەدا دانرابوو سەر ئەو کورسیەش پڕ بوو لە قاقەز و ڕۆژنامە و گۆڤار جێگەی دانیشتنی زەلامێک بە سمر سمر لەسەر کورسیە کرابووەوە لە ناو قاقەز و ڕۆژنامەکانە کابرایەکی دەستە پیاوی لێ دانیشت بوو دژداشەیەکی لەبەرا بوو سەری ڕوود بوو گوێچکەی خەتی تەلەفۆنێکی بڕاویش لە تەنیشتیەوە دیار بوو کابرا کە چوو سەری کرد بە ژوورەکەدا هیچ نەچوە دڵیەوە کامەرانی بوێرێ سەربکا بە شوێنێکی وا تاریکی بۆگەنی دوور لە هەموو ناز و نعمەتێکەوە پرسیاری لە عەلاءەددین سەجادی کرد کابرای دانیشتوو بە زەردەخەنەیەکەوە بەڕوانینی چاوێکەوە کە پڕ بوو لە هەستکردنی تێگەیشتنی ئەو کە ئەم میوانە بە هەڵەدا چووە وتی فەرمانت چییە بە عەلاءەددین سەجادی و بۆ چیتە ئەویش وتی ئیشم پێیەتی و ئەمەوێ بیبینم کابرای دانیشتوو وتی ئەگەر زۆر بە پەرۆشی بۆ بینینی ئەو کابرایە کە گوێی تۆ ئەزرنگێنێتەوە ئەوە تا لەبەردەستایە فەرموو ئەمرکە کوڕا کە گوێی لەو قسەیە بوو لەو کاتەدا بەدەستی تۆزێ چاوەکانی هەڵگڵۆفت و بە سەرسامیەکەوە تیژ تیژ هەردوو چاوی بڕیە کابرای دانیشتوو وەکو بڵێیت حەپەسا پاشان وتی بۆچی جەنابتی عەلاءەددین سەجادی ئەویش وتی بەڵێ وتی زۆر سەیرە ئێستا بە تەواوی باوەڕم هاتە سەر ئەوە کە دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە و ئێستا بە تەواوی باوەڕم بە ناتەواوی عەقڵی خۆم هێنا کە ئەمەوێ لە شوێنێکی وادا کامەرانی بدۆزمەوە دەوریەک هەندێک تووتنی تیا بوو لەگەڵ چەند پەڕەیەک قاقەزی بافەرە لەسەر مێزەکە دانرابوو کابرای دانیشتوو دەستی برد لە پاکەتێک کە ئەویش هەر لەسەر مێزەکە بوو جگەرەیەکی دا بە کوڕەکە و خۆیشی دەوریە تووتنەکەی هێنا سیگارێکی بۆ خۆی پێچایەوە و بەدەم پێچانەوەی سیگارەکەەوە هەر ئەیوت کامەرانی کە سیگارەکەی تێکرد 5-6 چرخ
فەندەکی بەنزینی لەسەر مێزەکە بوو لەگەڵ ئەوەشدا کە تازە بوون و هەموو شتێکیان تەوا بوو دەستیدایە هەر کامێکیان هەڵ نەئەبوون و هەر ئەشیوت بەڵێ کامەرانی ئێی کامەرانی کاکم کامەرانی ئەوێ ئەو بە هەر شەڕەشەقێک بوو سیگارەکەی داگیرساند و بە گوگردێکیش جگەرەی کوڕەکەی داگیرساند و سەر و نەفەسیان لێدا و ئەمجا ڕووی کردە کوڕەکە وتی شوێن کامەرانی کەوتوم بۆیە وا ئەکەم و وا ڕائەبوێرم. کوڕەوتی جا ئەمە کەی کامەرانیە؟ سەجادی وتی تا ئەم کاتە باوەڕم لەسەر ئەوە بووە کە دنیا لەمە زیاتر هەڵناگری. ئەگەر کامەرانی دەستکەوێ لەو ڕێگەیەدایە کە من گرتوومە دیارە لە مەژدانیە کەواتە کامەرانی دەنگی هەیە و ڕەنگی نییە. کاکی خۆم گوێ بگرە تا قسەت بۆ بکەم بەڵام پێویستە تۆ لە پێشا بەسەرهات و چۆنێتی خۆت بۆ من بگێڕیتەوە و تێم بگەیەنی لە حاڵ و ئەحواڵی خۆت ئەو وەختە منیش ئەوی بیزانم پێت ئەڵێم. کوڕە هات ئەوی بەسەری هاتبوو لەو ڕۆژەوە کە بە شوێن کامەرانی ئەسوڕێتەوە تا ئەم کاتە هەر شتێک بوو نەبوو هەمووی بۆ گێڕایەوە وتی ئەمە ئاخر پلەمە ئەمەوێ بزانم ئەوەی کە من ئەمەوێ لای تۆ دەست ئەکەوێ یانە بەو نیازە هاتم بەڵام کە سەیر ئەەکەم تۆ لە هەموو کە زیاتر لە جەزرە بەدای. لێرەدا عەلاءەدین سەجادی دەستی پێکرد و وتی کەواتە دڵت لام بێ برام لە پێش هەموو شتێکدا چەند وشەیەک هەیە ئەمانە تەنها وشەکەیان هەیە مەفهومی ئەو وشەیە دوور نییە هەر دروست نەبوو بێ ئەوانەش وەکو کامەرانی عەداڵەت دیموکراسی و هی تریش ئەمانە جۆرە تەڵەیەکن کەلیمە لە دنیادا نییە و نەبووە هەر شتێک هەیە لە دنیادا هەمووی نسبیە چاوت لە کاروباری ڕواڵەتی نەبێ ئەوە هیچە هەر دەستەیە کە تۆ ئەیبینی بەلاتەوە دەستەیەکی باش و بەختیارە بچۆ لەگەڵ یا هەڵس و کەوت بکە لە پاش تۆزێک پەشیمان ئەبیتەوە خێرا بۆ دەرئەکەوێ کە ئەوە بۆ دەستبڕینی دەستەیەکی تر ئەو ڕێگایی گرتووە. جابا ئەو دەستە و چینە هەر دەستە و چینێک بێ بەڵام ئەوی بە دڵی منادێت و بەلامەوە کامەرانیە چەند بیر و باوەڕێکە ئەگەر ئەو بیر و باوەڕت بوو ئەوە کامەرانی ئەگەر نەتبوو هیچ. بە تایبەتی کامەرانی بە پێی ڕۆژ و زەمان ئەگۆڕێ لەم ڕۆژەدا کە هەمووشت لە فکر چووەتەوە و پوڵ و دراو شوێنی هەمووی گرتووەتەوە کابرا بۆ ئەوە کە ڕاوی دەستکەوێ چی بە بیرا بێت لە کاروباری ناهەموار و لە ماستاوکردنی بێجێ ئەیکا گۆیا بۆ ئەوە کە ئەو دراو و شوێنەی دەستکەوێ سیر ئەەکەی کە دەستیشی ئەکەوێ لە هەموو کەس دڵتەنگتر و بەخەمترە کەوابوو ئەمە کامەرانی نەبوو کە دەستی کەوت. احترام و ڕێز لە دنیادا دوو جۆرە جۆرێکی هی ئینسانی ڕوتە واتە پێویستە لەسرت هەر کەس پێیان ود ئادەمیزاد خۆڵ ڕێژێک بێت یا پادشایەک تۆ ئەبێ ڕێزی لێ بگری و بە چاوێکی گەورەوە سەیریکەی چونکە ئینسانە و یەکێکە وەکو تۆ. جۆرێکی تر احترام و ڕێزی دۆستایەتی خزمایەتی پایە و شوێن علم و زانیاری سامان و ڕواڵەتی دنیاە هەر یەک لەمانش ئەبێ زیاد لە هی ئینسانیەکە بەشیان بدەی بەڵام بە مەرجێک بەو مەرجەی کە کابرا لە خۆبایی نەبێ و داوای ئەوەی لێ بکە هەر بەو ناوەوە کە ئەو گەورەیە ئیتر واجبە لەسەر تۆ کڕنوشی بۆ بەری ئەگەر ئەو داوای لێت کرد ئەوە ئەبێ لەلایەن تۆ بێبەش بێ تەنانەت لە ئیحترامە ئینسانیەکەش بۆ نمونە کابرایەک بە میسال وەزیرە داوای ئەوەت لێەکە تەنها بەو ناوەوە کە وەزیرە پێویستە لەسەر تۆ کڕنوشی بۆ بەری و لەبەر دەرگاکەیە بکەوی و دەوری لێدەی جارجار ئەویش بە فیزیەکەوە و بە تیلی چاوەوە نیوە مەرحەبایەکی ڕوتت لێ بکا و ئەم نیوە مەرحەبایە ببێ بە خواردنی شەو ڕۆژت و هیچی تر. ئەگەر یەکێوا بوو ئەوە تۆ ئەبێ لە باتی کە کڕنوشی بۆ بەری بەردی تێگری و بیشکێنی بەشکانێکی وا کە جارێکی کە خۆی بۆ پێکەوە نەنووسێنرێ ئەو مەسەلە کوردیەی تێبگەێنی کە ئەڵێ بۆیە پێت ئەڵێم کاکە تا چۆلەکەم بۆ بگری ئەگینە ئەگەر بێتە سەر ئەوە لەبەر تەنها پایەکەت ویا لەبەر تەنها سامانەکەت
داوای ئەوەم لێ بکەی کە بە گەورەت بزانم ئەوە با بچێتە دڵتەوە کە بە هیچت نازانم و هەر یەکە پیاوی ماڵی خۆمانین لەم لایەنەوە ئەبێ پیاو وەزیرێک و گزیرێک بەیەک بزانێ یەکێکی تر لە هۆی بەختیاری ئەوەیە کە هەرگیز وەختی خۆت وەیا دڵی خۆت بە شوێن و جێگە و بە قسەوتن بە خەڵکەوە تەنگ مەکە و خەریک مەکە چاوت لەوەوە نەبێ کە فڵان ئەوەی هەیە و تۆ نیتە وەیا کە دانیشتی لەگەڵ یەکێکا مەیە بەسەر و گوێلاکی ئەو کەسا کە ڕۆژێک لە ڕۆژان ناستراویەکتان بووە وەیا نان و پیازێکتان پێکەوە خواردووە لەم قسانە و لەم خەریک بوونانە هیچ کەڵکێک وەرناگری بێجگە لەوەی نەبێ کە دڵی خۆت گرانبارەکەی پیاو ئەبێ وەکو ئاوی مەنگ وابێ نەوەک چەقەنەی ئاش یەکێکی تر هەر قسەیەک ئەیڵێیت وەیا هەر کردەوەیەک ئەیکەی دوو ئامانجت هەبێ یەکەم نیازی خۆت لەگەڵ خوای خۆتا بۆ ئەو قسە و کردەوەیە پاک بێ دووەم محاکەمەیەک لەگەڵ ویژدانی خۆتا بکە بزانە ئەو قسەیە وەیا کردەوەتە زیانی نییە بۆ خەڵکو و بۆ بێگوناهان ئەگەر ویژدانەکەت پێی وتی نیەتی و نیازەکەشت لەگەڵ خوددا پاک بوو ئەوە لەسەر ئەو قسە و کردەوەتە بڕۆ با هەموو عالەمیش قسە بکەن هیچ نرخێکی نییە و دوجار هەر تۆ سەر ئەکەوی یەکێکی تر لە هۆی کامەرانی ئەوەیە ئەگەر بیر و باوەڕێکت هەبوو ئەبێت تا ئاخر هەناسەت لەسەر ئەو بیر و باوەڕە بڕۆی پایە وەیا پارە وەیا ڕۆژ باشی بۆش نابێ پەشیمانت بکاتەوە ئەمەش مەرجی هەیە مەرجەکەش ئەوەیە وا بزانی لە بیر و باوەڕەکەدا ڕاست ئەەکەی و لەسەر شتێکی ڕاست و دروست ئەڕۆی ئەگەینا ئەگەر وا بزانی بیر و باوەڕەکەت چەوتە ئەوە نابێ لەسەری بڕۆی چونکە پێداگرتن بۆ شتی چەوت ئەمە زیانی لە قازانجی گەلێ زۆرترە خۆ ئەگەر بیر و باوەڕەکەشت بەڕاست زانی و لە واقعیشا ڕاست بوو ئەوە هەر لەسەری بڕۆ با ڕایشت کێشنە پێی سێدارە و پێت بڵێن یا ئەبێ پەشیمان بیتەوە یا ئەمە تا ملت ئەکرێ بەو پەتەوە نەکەی پەشیمان بیتەوە چونکە مردنی بە سەربەرزی گەلێ سەربەرزترە لە ژیانێ کە سەرنزمی تیابێ یەکێکی تر ئەوە دوو دەستە هەیە دەستەیەکی دەستە جڵەوی ئیشی گرتووەتە دەست و لەسەر کورسی دانیشتووە دەستەکەی تریش لە دوورەوە وەستاوە و سەیرەکە لەم دەستەی دووەمەدا چەند کەسێک پەیدا ئەبێ ئەوانی تر هەڵ ئەخرێنێ با بچین ئیشەکە لە دەست ئەوانی تر بسێنین چونکە نازانن بەڕێوەی بەرن ئەچن و بەرەنگاریان ئەبن ئەوانش کە لەسەر کورسیەکەن ئیشەکە نادەن بەدەستەوە بەمان ئەڵێن ئێوە نایزانن بەڕێوەی بەرن کار و باری کۆمەڵ وای ئەوێ کە ئێمە لەسەر ئەم کورسیە بین ئەمانیش ئەڵێن نا ئێوە نایزانن بەڕێوەی برن کاروباری کۆمەڵ وای ئەوێ کە ئێمە لەسەر ئەم کورسیە بین هەردوو لایەن هەر کاروباری گشتی ئەکەن بە بیان و بۆ دانیشتن لەسەر کورسیەکە کەچی هەردوو لایشیان درۆ ئەکەن و کاروباری خۆیان وای پێویستە کە لەسەر کورسیەکە بن نەوەک کاروباری گشتی جا نەکەی بڕوا بە قسەی هیچیان بکەی هەردوو لایەن درۆ ئەکەن مەگەر بە دەگمەن و بۆ خۆیان وا ئەکەن ڕاستە بۆ خۆیان وا ئەکەن چونکە سیر ئەەکەی ئەو دەستەیە بۆ لەسەر کورسیەکەیە هەموو تێپەڕاندنی ئیش و کاری وڵات هاتوۆتە سەر ئەوە کە بۆ خۆیانی تێپەڕێن و ئەوانی تر کە لەسەر کورسیەکە نین و یا تێکڕای خەڵکی وڵاتن لە دوورەوە زاقەی چاویان دێت و بە دەردی نەڕۆیشتنی ئیشەوە ئەتلێنەوە جا کاکە برا لە بیر و باوەڕی منە ئەمانە هەندێک بوون لە هۆی کامەرانی ئەگەر توانیت ئەمانە بەری بەڕێوە ئەوە ویژدانت ئەتوانێ بەحەسێتەوە کە ویژدانت حەسایەوە خۆیشت کامەران ئەبی هەر وەختێک توانیت ئەرکی ئەمانە هەڵگری و هەڵت گرت جارێکی کە وەرە و هەندێکی تر هەیە پێت ئەڵێم ئەگەینا ئەو کامەرانیەی تۆ ئەیڵێیت و ئەوداڵی بە شوێنیان نییە و دروست نەبووە بچوەرەوە لە ماڵی خۆت دانیشە خۆت بە خەیاڵەوە خەریک مەکە نە عەدڵ هەیە نە کامەرانی کوڕا هەڵسا سوپاسێکی کابرای دانیشتووی کرد و ژوورە تاریکەکەی بەجێهێشت و ڕۆیشت لافاوی سولەیمانی ئەڵێن مێژوو خۆی دەوری خۆی ئەکاتەوە ئەمە ڕاستە
چونکە ئەو کارەساتە کە لەو ڕۆژانەدا پەیدا بن بە دەگمەن دوویان لەیەک ئەچن. دەورکردنەوەکە معنای ئەوە نییە کە کارەساتی وەکو یەک ئەگێڕێتەوە، بەڵکو مانای ئەوەیە کە زەمانەکە چەرخێکە ئەسوڕێتەوە لە ناو چەرخەکەدا پەردەی ورد و درشت هەیە و پیشانی خەڵکی ئەدا. چەرخەکە لە سوڕانەوەدا ناوەستێ کە نەوەستا ئیتر بەرەبەرە هەر پەردەی جۆرا و جۆرە دەرئەکەوێ. جا بۆ ئەوە ئەو چەرخی مێژوویە یەکێ لەو پەردانەکە نواندی بۆ پاشە ڕۆژون نەبێ، ئەوە ئێمە لێرە وەکو بخرێتە مەکینەی زەنگۆغرافەوە و بە تەواوی ڕوون بکرێتەوە ئەینووسین و بۆ پاشە ڕۆژی مێژوو ئەیهێڵینەوە. ئەو پەردەیەش پەردەی کارەساتی لافاوی سولەیمانیە. ئەم کارەساتەش بەم جۆرە بوو. ڕۆژ ڕۆژی هەینی و هەژدەی تشرینی یەکەمی 1957 و 28 سەرماوەزی 2657 کوردی بوو. سەر لە بەیانی هەتا و ڕۆژێکی خۆش بوو. ئومێدی لە خۆشی بەولاوە هیچ شتێکی تر نەئەکرا هەتا کەوتە پاشنیوەڕۆ و پاش عەسر. سەعات بوو بە 5 پاشنیوەڕۆ لە لای شیمال و شیمالی ڕۆژ ئاواوە هەورە چۆکنەیەک پەیدا بوو. زۆر بە تیژی بەرەو ئاسمانی ناوشارەکە و بناری شاخی گوێیژەوە دای کرد و کردی بەڕەهێڵە. زۆری پێنەچوو بوو بە تەرزە. بۆ ماوەی 45 دقیقە ئاسمان ویا هەورە تاڵەکە ئەیگرمان و ئەیشریخان و ئەگریە. باران وەکو کونە سەربەرەو ژوور ئاهاتە خوارەوە. تنۆکیە باران بە هەر چواریان ئیسیکانێکی چایان پڕە کرد. تەرزە لە هێلکە کەوێکەوە تا هێلکە مریشکێک بوو. کە باران و تەرزە خۆشی کرد، لافا وەکو شێری برسی پەلاماری ناوشاریدا. لە سەروی شارەکەەوە ڕژایە ناوشارەوە سەری کرد بە کۆڵانەکانی گەڕەکی مەڵکەندیدا کە یەکێکە لە گەڕەکی شارەکە و کەوتووەتە سەروی شارەوە. لە کۆڵانیشەوە ڕووی کردە ناو ماڵەکان و ناوژوورەکان. چی بەرپەل بکەوتایە لە نوێن و مناڵ و زەلام، لە دروشکەی بەردکێشان هەمووی ڕائەماڵی و ئەیهێنایە دەرەوە. ئەمجا بەسەر ئەو جادەیە تازەیەدا کە ئەچێ بۆ ئەزمەر شاڵاوی هێنا چووە سەرای شارەکەەوە. سەرا دوو نهۆمە، نهۆمی خوارەوە پڕی بوو لە ئاو و هەچ نووسرا و پسوڵە و سەنەداتێکی سەرای حکوومەت هەبوو. لەو نهۆمەدا هەمووی کەوتە سەر ئاو لە بن میچەکە تون بوو. لە پەنجەرەکانەوە ئاو هاژەی کرد و هاتە دەرەوە. لەگەڵ ئەوەی سەرەوە کە ئەهات قۆڵیان کرد بە قۆڵی یەکا و پەلاماری بازار و گەڕەکەکانی خوارەوەیاندا. لەم بەردەرکی سەرایەدا لافاوەکە بەهێزتر بوو. ئەسپی گالیسکەچی و ئۆتۆمبیلی ڕاماڵی و ئەیبرد، ئەیدان بە دیوار و کەندەڵانە. لۆریەکی بە 7 تەنبارەوە برد. ئۆتۆمبیلی قەمەرە بەسەر ئاوەکەوە، ئاوەکە بۆی بوو بە شۆفێر و بە کۆڵانەکانە ئەیسوڕاندەوە. لە شوێنێکی تر کە پێی ئەڵێن ئەسحابە سپی و ناوەندی شارەکەیە، ئۆتۆمبیل بە گوریز بەسرابووەوە. ئاو گوریسی پچڕان و ئۆتۆمبیلی فران. نرکەی ئەم لافاوەش بێ زیاد و کەم هەر لەوە ئەچوو ئەتوت کێوێک ئەکەوێ بەسەر کێوێکە، چونکە هەمدەنگی ئاوەکە خۆی هەمدەنگی ڕووخانی ئەو دیوار و خانوانە کە بەر لەپی ئەکەوت یەکیان ئەگرت و ئەو شایەیان ئەگێڕا. لە هەندێک شوێنە ئاو کە چووە ژوورەوە ئەو مێز و کورسیانە کە لە ژوورەوە بوون ئاوەکە لە بنمیچەکەی تون ئەکردن. لە هەندێک شوێنی تر ئاو لە پاش ئەوەی کە نهۆمی ژێرەوەی خانوەکەی پڕ ئەکرد ئەچووە نهۆمی سەرەوە. لەوێوە لە دەرگا و پەنجەرەکانەوە وەکو تاڤگە هەر بەهێزی کوێستانەکان ئەڕژایەوە کۆڵانەکانەوە. لافاو لە دەشتەکانی سەروی شارەکەەوە مەڕی هێنا بوو. بە جۆری ڕای ماڵی بوو. ئەو مەڕ فریای ئەوە نەکەوت بوو کە ڕووی خۆی بگۆڕێ بۆ ڕووی ئاوەکە. هەروەها لە ناو شارە ئەسپی ڕائەماڵی و ئەیبرد کە ئەمانەشی ئەبرد ئەیدان بە دیوار و کەندەڵانی ناو شارەکەدا و لەوێ یا ئەبوون بە ژێر دیواری ڕووخاوەوە یا هەر توندی ئەکردن لە دیوارەکە و بەو جەزرەبەیە گیانیان تیا نەئەمە. ئاوەکە بەمەوە نەئەوێستا. مناڵ و زەلامی لە ناو ماڵە ئەفراند و ئەیبردن. چەند بێشکەی کۆرپەی ساوا بەسەر ئاوەوە بوو کەس نەی ئەوێرا توخنی بکەوێ. ئەمجا لافاو ڕووی کردە بازاران. لەوێ چووە قەیسەریەکانەوە. سولەیمانی دوو قەیسەری تایە، قەیسەری نەقیب، قەیسەری وەسمان پاشا. ئەمانە شوێنەکەیان چاڵن،
شتومەکی بازرگانی و تجاری سولەیمانی هەموو لەم دوو قەیسەریەدا کەچی چی لەوێ بوو لە کووتاڵ و شەکر و چاو بابەتی عەتاری هەموویانی ڕاماڵی فەردەی پڕ لە کووتاڵ و سندووقی چا بەسەر ئاوەکەوە وەکو پوشکەوا بوو. دیارە ئەم ئاوە هەتا ئەهات زیادی ئەکرد و ئەهاتە سەری. لێرەدا نۆرە هاتە سەر گەڕەکی سەرشەقام و شێخەباس. بەو تووڕەی و تند و تیژیە پەلەماری ئەو گەڕەکانیدا و ڕووی تێکردن. لەو دوو شوێنە کارەساتی زیاتر کرد. ماڵ ڕووخان و مناڵبردن زۆرتر بەر ئەو شوێنە کەوت. شوێنی شاری سولەیمانی لێژە. هەتا سەر و خوارتر بڕوا بەلای قیبلەوە گوڕی ئاو زیاتر ئەبێ. ئەم گەڕەکانش کەوتونەتە خواروی شارەوە بۆیە زیاتر کارەسات لەمانەدا ڕوویدا. تاگەیشتە ئەوێ و لەوێ دەرچوو هەر شتێک هەبوو بردی و ئەمجا لە خواروی شارەوە ڕووی کردە چەمی تانجەرۆ. لە هەندێک لە کۆڵانەکانی ناوشارە ئەو شوێنانە کە ڕێبازی ئاوەکە بوون تا 2 مەترە ئاو بەرز بوو بووەوە. بەڵای زیاتر لەوەدا بوو ئاوەکە سارد بوو. هەمووی هی تەرزە بوو. لەبەر ساردیەکەشی کەس نەی ئەوێرا توخنی کەوێ و شتێک بگرێتەوە. لە هەندێک لە حەوش و سەربانەکانە وەکو هێنا بێتت بە 100 بار تەرزە تێکردبێ ئاوا کۆمەڵە بوو. سەیرتریش ئەوە بوو شوێنی وا هەبوو نووسا بوو بە شارەکەوە وەکو هەر بارانی لێنەباری بێوا بوو. لە هەندێک پەنادیوارە لە پاش 42 ڕۆژ تەرزە ئەدۆزرایەوە لە هێلکەکە و گەورەتر بوو. دەنگی نرفەی لافا و دەنگی هاواری ژنان و پیاوان کە کەسوکاریان ئاو ئەیبردن و وەیا ماڵەکانیان لە بەرچاویانەوە ئەڕووخا وەیا شتومەکی ناوماڵیان بەسەر ئاوەوە ئەبینرا وەیا بارخانەی بازرگانەکان ئەچوو بە گەروی لورەی لافاوەکەدا و ئەمان هیچیان پێ نەئەکرا بێجگە لە هەناسە هەڵکێشان نەبێ. ئەم دەنگانەی ئەو ڕۆژەی ناوشاری سولەیمانی بێگومان کردبوویە کارێ کە فریشتەی ئاسمان بەزەی پیابێتەوە. بەڵام لەبەر ئەوە کە ئەو شارە هەر لە ماوەی چەند ساڵێکدا جارێک ئەبێ ئەم دەنگانەی لێبەرز بێتەوە، جارێک بەهۆی بردومانەوە، جارێک بەهۆی ڕژانی خوێنی شەهیدەکانەوە، جارێک بەهۆی لافاوی بێ ئەمانەوە، لەبەر ئەمانە فریشتەی ئاسمانیش گوێیان کەڕبوو بوو لە دەنگی ئەو هەموو زایەڵانە. وا دیارە شاری سولەیمانی ئەبێ هەموو جار ئەم دەرد و مەینەتە بخاتە سەرشانی. لە گەرمەی لافاوەکەدا خەڵکەکە پەرت و بڵاو بووبوونەوە. کەس ئاگای لە کەس نەبوو. وەیا کەس نەی ئەزانی چی دیار نییە و کێ بووە بە قۆچی قوربانی و بە ماڵی تاڵانی. باران و تەرزەکە لە پاش 45 دقیقە خۆشی کردەوە. لافاو هەر درێژەی کێشا و شەو بەسەرا هات. لێرەدا عالەم کەوتنە دەربەدەری و فەلاکەت. بەرەبەرە ناڵەی جگەر سوتاوان بەرز بووەوە. ئەمجا هەر یەکە لەلایەکەوە هاواری ئەکرد کوڕەکەم وەیا براکەم وەیا کۆرپەکانم دیار نین. ڕاست بوو دیار نەبوون چونکە لافاو بردبوونی و کردبوونی بە گاو گردوونی خۆی. ئەوانەی لە ناو شارە بە خنکاوی لە دەمی لافاو سەنرانەوە وەیا ئەوانەی بە مردووی لە ژێردار و پەردووی خانووی ڕووخاوی دەست لافاو دەرهێنرابوون ئەمانە لە ماوەی شەو ڕۆژێکدا دۆزرابوونەوە. بەڵام لە پاش ئەو شەو ڕۆژە لە عربەت و تانجەرۆ لاشەی مردوو ئەبینرایەوە و ئەهێنرایەوە. دەستە دەستە خەڵک ئەچوون بۆ ناشتنی مردووی ئەم کارەساتە لە گردی سەیوان. گۆڕ هەڵکەنەکان فریای ئەوە نەئەکەوتن بێنەوە بۆ ناو شار کە گۆڕێکیان هەڵ ئەکەن بە پەلە ئەچوونە سەر هەڵکەندنی گۆڕێکی تر. سەیرتر ئەوە بوو لە پاش 2 ڕۆژ مناڵێک لە ناو بێشکەیە کە ئاو بردبووی لە دەوروبەری عربەت و تانجەرۆ دۆزرابووەوە پەنجەی خۆی خستە بووە دەمی و ئەیمژی. هێنایان بۆ خەستەخانە وا دیار بوو لەوێدا ویستە بوویان دەرمانی بکەن ئەو وەختە مردە بوو. دەمێ ساڵ بوو سولەیمانی خەریکی ڕێکوپێکردنی ناوشار بوو. لە جادە لە زێراب و ڕەهەن لە جوانی ناوشار. ئەم لافاوە ئەو ئیشانەی کە بەو ساڵە کرابوو هەمووی لە ماوەیەکی کەما تێکدا و هیچی بەسەر هیچەوە نەهێشت. شاری سولەیمانی لەم مێژوەدا بوو بە شوێنێک وەکو هەرگیز دەستی ئاوەدانی بەخۆیەوە نەدی بێوا بوو. لەلایەکەوە جادە و کۆڵان هەموو تێکچوو بوو، ڕووخا بوو بەسەریەکە، لەلایەکەوە خانوبەرەیەکی زۆر ڕما بوو بەسەریەکە. دەنگی زایەڵەی ڕۆڕۆیش سەرباری هەمووی بوو. ئەو زیانەی کە لەم لافاوەدا کەوت لەم شارە بەم جۆرە بوو. ئەوانەی کە خنکان و بوون بە ژێردار و پەردووی خانووی ڕووخاوەوە 35 کەس.
ئەمانە زۆرتری مناڵی ساوا و پاشان ژن و ئەمجا پیاو. ئەو خانوانەی کە لافاو ڕوخاندنی 47 خانوو بوو. ئەوانەی کە لافاو پەکی خستە بوون ئەبوا بڕوخێنرێن 76 خانوو بوو. ئەو زیانەی کە لە خەڵکی ناوشار کەوتبوو لە کووتاڵ و بابەتی عەتاری و شتومەکی ئاوبردووی ناوماڵ دانرا بە 100,000 دیناری عراقی. ئەو زیانەی کە لە شارەوانی بەلەدیە کەوتبوو هی خیابانەکان باخچە گشتیەکان زێرا بوو بۆڕیەکان دانرا بە 300,000 دیناری عراقی. ئەم کارە ساتە بەم جۆرە قەومە. پاش ئەوە خەڵکی ناوشار و کوردەکانی دەرەوەی ناوشار بە تایبەتی ئەوانەی لە بەغدا بوون هاواریان لێبەربووەوە بۆ پڕکردنەوە و چارەکردنێکی ئەم زیان و کارە ساتە. ئێزگەی کوردی و عەرەبی لە بەغدا دەنگی بەرز کردەوە. مەسەلە گەیشتە هەموو شارەکانی دەرەوەی عراق و ئێزگەکانی عالم. هەموو باسی ئەم لافاوە و پەرێشانی خەڵکی شاری سولەیمانیان کرد. خاوەن شکۆ پادشای عراق و جێنشینی پادشای عراق لە بەغداوە چوون بۆ بینین و سەرخۆشیکردن لە لێقەوماوانی شاری سولەیمانی. هەروەها پیاوانی کوردیش لە هەموو لایەکەوە سەردانیان کرد بۆ بینینی ئەم کارە ساتە بە تەلەگراف و تەلەفۆن و نامەی تایبەتی کوردەکانی عراق و دەرەوەی عراق و دەربڕینی ماتەمینی خۆیان بۆ ئەم پەرێشانیە کە ڕووی کردووەتە شاری سولەیمانی هەر کەسە و بە جۆرێک پەیامی ئەنارد بۆ متەسەڕفی شار و سەرۆکی شارەوانی و ڕۆژنامەی ژین لە سولەیمانی هەروەها پادشا و سەرە کۆمارەکانی کێشوەرانی دەرەوەی عراق باسی ماتەمی خۆیان ئەنارد بۆ خاوەنشکۆی عراق و ئەمانە هەموو لە ڕۆژنامەکانی بەغداد بڵاو ئەکرایەوە. لە بن دەست ئەمەوە خەزیێنەی حکوومەتی عراق 20,000 دیناری نارد بۆ لێقەوماوانی شار. ئەنجا فەرمانیشی دەرکرد کە تا 50,000 دینار پیتاک بکرێ و ئەمانەش هەر بدرێتێ. لیژنەیەک بۆ ئەم لایەنە لە بەغدا دامەزرا و دەستیان کرد بە ئیشکردن لە شارەکانی تری کوردەواری عراق. ئەوانیش لیژنەیان بۆ خۆیان دروست کرد و دەستیان کرد بە پارە کۆکردنەوە و هەموو لایەک مەردانە هاتنە دەست. لە ناو شاری سولەیمانیش 8 لیژنە دروست کرا بۆ ئەوە بزانن هەر کەسێ زیانی لێکەوتووە بەو پێیە لەم پارانە پارەیان بدەنێ و تۆزێ لە کەساسیان کەم بکەنەوە. ئەو لیژنە گشتیە کە لە بەغدا دروست بوو لە پاش ئەوە کە بە جۆرێکی جوان کەوتنە ئیشکردن 50,000 دیناریان کۆ کردەوە و نزیکەی 3,000 دینارێکی تریش هەبوو. دەستورێکی تازەشیان بۆ ئەوە داوا کرد هەروەها 1,500 دیناری تریش پێش ئەمانە لەلایەنی 1-2 کەسەوە بەرات کرا. بە کورتی بۆ ئەم ئیشە پەلامارێکی باش درا. لە ڕۆژی 16ی 1958 لیژنەی گشتی چوون بۆ سولەیمانی و پارەیان بڵاو کردەوە. زیان لە 164 پڕکرایەوە. دیارە ئەمە بێجگەلەوە کە تا 20,000 دینارێک لە دەوڵەمەندەکانی سولەیمانی کە زیانیان لێکەوتبوو وازیان هێنا و بەشی ئەوانیش دابەشکرا بەسەر ئەوانەدا کە زۆر پێویستی یارمەتی بن. شتێکی تر کە شایانی باز بێ ئەوە بوو ئەم لیژنەیە هێنایان ئەو کەسانە کە بەهۆی لافاوە مردویان مردبوو ئەو مردووە ئەگەر سەرۆکی خێزان بوو بێ بێجگە لە بەشی زیانەکە 250 دیناری تریشیان داوە بە خێزانەکە. ئەگەر خۆ مردووەکە سەرۆک نەبوو بێ 100 دیناریان پێداون. ئەمەی کە من نووسیم لێرەدا بۆ ئەوە بوو کە مێژوو شتون نەکە. جا لەبەر ئەوە ئەم باسە ئەخوێننەوە و دوور نییە نەزانرێ کە زیانەکە چەند بووە بەرامبەر بە پارێ ئەوان ویان نەزانرێ دیناری عراقی چ نرخێکی هەیە. ئەوە هێنام بەرامبەری دیناری عراقیم کرد لەگەڵ هەندێک لەو پارانەدا کە خاوەنەکانیان دراوسێتی و ئاشنایەتیان لەگەڵ عراقدا هەیە بۆ ئەوە هەموو لایەک وەکو یەک بزانن کە زیانی شاری سولەیمانی لە ماوەی 45 دقیقەی ڕۆژی 18ی 1957 چەند بووە و بۆ ئەوە بەرەی پاش ئەم ڕۆژەش هەر بە تەواوی بۆیان دەرکەوێ نرخی پارەکان لەو ڕۆژەدا بەم جۆرەی خوارەوە بوو. لیرەی ڕەشادی زێر 3 دینار و 750 فلس، پاوەنی ئینگلیزی 1 دینار و 10 فلس، جونەیەی میسری 1 دینار و 10 فلس، دۆلاری ئەمریکی 365 فلس، لیرەی قاقەزی سووری 102 فلس، لیرەی قاقەزی تورکی 26 فلس، لیرەی قاقەزی لوبنانی 118 فلس، تمەنی ئێرانی 46 فلس،
ڕوپیەی هندی 75 فلس، فەرەنگی سویسری 80 فلس. لە دروستکردنی شاری سولەیمانیەوە تا مێژووی ئەم کارە ساتە 137 ساڵە. وا دیارە ئەم شارە لەم ماوەیەدا هەر بەشی کڵۆڵی و ناخۆشی بووە. مامۆستا نەجمەدین مەلا لە ڕۆژنامەی ژینی ژمارە 1378 ڕۆژی 23/1958 ئاگداریەکی لەم ڕۆوە بڵاو کردبووەوە. ئەو ئاگداریە لەگەڵ ئەم باسەدا ئەگونجێ بۆ ئەوە مێژوو ئەوەش ون نەکاو لە هەموو لایەکیشەوە ئاگدار بن وا لێرەدا قەوماوەکانمان گێڕایەوە. ئەم شارە ئەمانەی دیوە: کارەسات لە مێژووی، نەخۆشی چاوەقوڵ 1795، ڕووخانی ئەمارەتی بابان و ئاژاوە 1851، گرانی گەورە و شەڕی فارس و بایەزید 1876، ڕەشانەوە 1904، ئاژاوەی سولەیمانی بەهۆی کارەساتی مووسڵەوە 1908، گرانی پێشوو لە برسا مردن 1908، بەدیلگرتنی شێخ مەحموود 1919، بردومانی سولەیمانی 1924، هەرای ڕۆژی ڕەشی 6 ئەیلول 1930، لافاوی پێشوو 1932، لافاوی ئەمجارە 1957. مایەوە سەر ئەوە کە ئایا ئەم کارەساتە بۆچی لە سولەیمانی ڕوویدا. لەگەڵ ئەوەدا ئەو شارە شوێنێکی نیمچە کوێستانە و هەموو دەمێک شوێنی ڕەهێڵە و باران بووە. جێگەی ناوشاری سولەیمانی هەموو شی و دۆڵە. هەر لەو وەختەوە کە ئیبراهیم پاشای بابان لە 1984دا بناغەی شارەکەی داناوە تا ئەم ڕۆژە هەموو کاتێک ڕێبازی ئاو لافاو بووە، کەچی تا ئێستاش بێجگە لە ساڵی 1932 شتێکی تری وا ڕووی نەداوەتەوە. هی ساڵی 1932ش لە چاو ئەم جارەدا شتێکی وا نەبوو. ڕاستە سولەیمانی گەلێ باران و لافاوی چاوپێکەوتووە، بەڵام ئەوەی کە بوو بەهۆی فەلاکەتی ئەم جارە دووشت بوو: یەکەم پڕبوونەوەی شیوەکان، دووەم پڕبوونەوەی خەندەقەکە. وەکزانیمان لە زۆر شوێنی ناوشارەوە هەر لە کۆنەوە شی و دۆڵ بووە، هەر باران و لافاوێک هاتبێ شیوەکان قوتیانداوە و ئیتر هیچ نەقەوماوە. ئەمە چەند ساڵێکە بەهۆی دروستکردنی شەقام و ڕێخستنی جادە و کۆڵانی تازەوە ئەو شیوانە بەرەبەرە پڕبوونەوە. خۆڵی سەر جادەکان و خاک و خۆڵی ماڵان هەموو بە جۆرێکی کەمتەرخەمی ئەکرانە ناو ئەوانەوە. ئەو شتەش کە ئەم لایەنەی کەمتەرخەم کردبوو دروستکردنی ئەو خەندەقە بوو لە قەراغ شارەکەوە. گۆیە ئەو تراکە خەندەق هەبێ ئیتر شی و پێویست نییە. خەندەقەکە بوو بەهۆی تیاچوون و پڕبوونەوەی شیوەکان، کەچی ئەمە چەند ساڵێکە گوێ بە خەندەقەکەش نەدرا تا ئەویش پڕبووەوە. بە پڕبوونەوەی هەردوو لایەن بەربۆ لافاو بەرەڵا بوو، کەوا بوو 1000 خۆزگە بەو دەورە کە ئەو خەندەقە دروست نەکرابوو، چونکە نەبوونی ئەو خەڵکەکە و حکوومەتیشی وریا ئەکردەوە بۆ ئاگاداری لە شیوەکان. ئەمەیە ئەڵێ بۆ ڕیش چوو سمێڵیشی نایەبان. دیسان هەر بۆ ئەوە کە مێژوو شتون نەکا، لە ڕۆژی یەکشەممەی 5/1958 دەمەدەمی ئێوارە هەورێکی شوم کشا بەسەر لێواری دیالەدا، وڵاتی خانەقینی هەموو داپۆشی. لە سەعات 5 پاشنیوەڕۆی ئەو ڕۆژەدا باران وەکو کوننەی سەربەرە و ژێر دەستی پێکرد. بێجگە لە تاریکی دنیای هەور، تاریکی دنیای شەویشی هاتە سەر. لێزمەی باران هەر زیادی ئەکرد. لە سەعات 3 پاشنیوە شەو وریەی ترس لێدرا. لافاو لە کێوەکانەوە هێرشی هێنا بۆ ناوشار، نە دیواری باخ و باخات ئەیگێڕایەوە، نە کۆشک و خانوبەرەی ناوشار. ئاژاوە کەوتە شارەوە، ماڵ و مناڵ کەس لە ژێر خانووە نەما. لافاو ڕووی کردە گەڕەکی خوارووی ناوشار و خانەکان. لە پێش هەموو شتێکە مەکینەی کارەبای پەک خست و ڕووناکی لە شار بڕا. دەنگی ڕووخانی خانوو، دەنگی هاواری مناڵ و گەورە یەکی گرت. سامی تاریکیش هەر ئەهات زیاتر هەڕەشەیە کرد. بارانیش تا ئەهات زیادی ئەکرد، تا سەعات 5 بەیانی ئەو لێزمەیە درێژەی کێشا و پاش ئەوە خۆشی کرد و وردە وردە کونی ڕووناکیش کەوتە دنیاوە. بەڵام هاوار و دادی شار و سەر لێ تێکچوونی دانیشتوانی شار هەر زیاتر ئەبوو،
چونکە کەس بە تەمای هیچ نەمابوو، هیچ دەرویەکیش نەبوو ڕووی تێکرێ. جەستەی ئەو شارە لە دڵە جەستەی خامۆشان بوو، لە ڕووە جەستەی واوەی لای دادفرۆشان. ناوشاری خانەقی ڕووباری ئەڵوەندی لە ناوایە کە ئەمە لە وڵاتی ئێرانەوە دێت. ئەم لافاوە هی ڕووبارەکە نەبوو، چونکە لەو سەردەمەدا و لەو شەوەدا باران لە ئێران نەباری بوو تا ئەڵوەند زیاد بکە، بەڵکو ئەم ئاوە هەر هی بارانی ئەو ناوە بوو کە لە شی و کێوەکانی سەروی خانەقینەوە ئەی کرد بە لافا و ئەی ڕژانە ناو شارەوە. لەم لافاوەدا زیان لە گیان نەکەوت، بەڵام زیان لە ماڵ ئەوەندە بوو 3 عەلافخانەکە ڕووخاو هەموو شتومەکی بوو بە ژێر ئاوەوە. 20 خان و هەر لە ناو شار ڕووخاو شتومەکی بوو بە ژێر ئاوەوە. 25 خانوو لە ئاوایی تۆلەفرۆش کە لوتی بەلوتی شارەکەوەیە و کەوتوتە سەرویەوە. 30 خانوو لە کارێزی ئەرکەوازی کە ئەمەش هەر لوتی بەسەر شاردا داژەندووە و کەوتوتە سەرویەوە. زیانی بەشی خانەقی بە باخەکانەوە گەیشتە 40,000 دینارێک. دیسان 10 ڕۆژ ئەم شارە بێکارە با و 3 ڕۆژ بێ ئاوی خواردنەوە مایەوە. هەر لەو بارانەدا و لەو شەوەدا ئەم لەشکری هەوری بارانە بەو جۆرە دای بەسەر قزراباد، سعدیە و جەلەولادا. لێرەدا گەلێ ناخۆشتر و ناڕەواتر بوو. شوێنی قزراباد چاڵە، بارانی ئەو ناوە هەموو بوو بە لافا و لە ناکاو سەددەی خەتی شەمەندەفەری شکان و هەرەسی هێنا بەسەریانە. دەست لەسەر شان ئاو ڕژایە ناو ماڵان، لەوێوە هێرشی بردە دوکانەکان. کارەساتی قزراباد وەکو هیچ شوێنێک نەبوو، دنیا تاریک، لافاوی ئاو بەهێز، شوێنێک کە مناڵێک تێیە ستار بگرێ نەماوە. زەلام و ژن و مناڵ بە تۆی کراسی ڕوت لە گێژاوی لافاوی بێ ئامانە ئەخولانەوە. نەباوەک بەسەر مناڵی ئەپرژا، نەدایک بەسەر کۆرپەی ناو بێشکەی ئەدا. ئەڵێن ڕۆژی قیامەت وا دیارە ئەو شەوە بووە لە قزراباد. ئەم شوێنی قزراباتە ڕێگەی ئۆتۆمبیل بەناو شارەکەیە ئەڕوا. ئەم لاو ئەو لای ڕێگە هەموو خان و دووکانە. شوێنەکەشی وا ڕێکەوتووە دەشتە و شاڵیشە. هەموو ئەملاو ئەولاکەی سوارە بەسەریە. لە ترسی کارەساتێکی وا گەلێ جارویستراوە شوێنی شارەکە بگوازرێتەوە، بەڵام زۆر بە تەنگیەوە نەبوون. هەتا ئەم جارە ئەمە ڕوویدا و بوو بە هۆی ماڵوێرانی گەلێ خێزانی ئەو ناوە کە لافاوەکەش هات. لەبەر ئەوە شەو لە ناکاوە بوو، کەس هیچی پێنەکراو، کەس نەیتوانی پەلاماری شتێک بدا بۆ ڕزگار بوون. ئەوەی زۆر ئازا بووایە گیانی خۆی دەرباز ئەکرد و هیچی تر بە هەر جۆر بوو. ئەوانەی پێیان کراوە خۆیان ڕزگار کردووە و ئیتر لافاو بەبێ ئامان پەلاماری خان و دوکانەکانی داوە تا ڕۆژ بووەتەوە. لەو هەموو خان و بەرەو دوکانە نزیکەی 30 خانوویەک بە پێوە ماوە و ئەوی تری ڕووخاوە. کە ڕۆژ بووەتەوە و ئەو عالەمە بەڕوت و قوتی کەوتونەتە ئەو دەشتا، حکوومەتی نزیک و قایمقامی شارەبان و لەشکری ئەو ناوە مەردایەتیەکی مەردانەیان نواندووە و لە هەموو جۆرە جلوبەرگ و خواردەمەنی و نوێنێکیان فریاخستون و نەیان هێشتووە هەروە بەو بێدەرەتانیە هەمویان تیابچن. ئەو زیانەی لە قزراباد کەوتووە بە لافا و بەڕووخانی خانوو بەسەریانە 6 کەس مردوون. خان و دوکان کە ڕووخاوە دانراوە بە 500 خانوویەک. زیانی ناوشار هیچ تومەکی ناوماڵ و دوکان و بازرگانی بێجگە لە نرخی خانووەکان 30,000 دینارێک بووە. کارەساتی جەلەولاش کەمتر نەبووە لە هی قزراباد. جەلەولا بەسەر ڕووباری سیروانەوەیە. ئەویش بە جۆرێ باران و لێزمەکەی خانەقی و قزراباد هەر لەو شەوەدا کوتراوە. هیچ دەرویەک بۆ ئەو دانیشتوانە نەماوەتەوە، تەنها دەوری ڕۆژبوونەوە نەبێ، ئەوانیش لە گێژاوی لافاوی بارانە گێژیان خواردووە. دیسان شوێنی جەلەولاش هەردەشتە و کێو و تەپۆڵکەکان سوارن بەسەریە. بارانەکە کە باریوە لافاو لە شیوە و دۆڵی کێوەکانەوە هەستاوە و لە هەر چوارلاوە پەلاماری شوێنی جەلەولای داوە و کەس هیچی پێ نەکراوە. بەیانی کە ڕۆژ بووەتەوە دیسان حکوومەتی نزیک و لەشکری ئەوێ گەیشتونەتە دادیان. جلو بەرگ و خواردنیان فریاخستون، پاشان ئەو ماڵانە کە بێلانە و بانە ماونەتەوە لەشکر لە خانوەکانی عەسکەریدا داڵدەی داون و شوێنی بۆ چاکردون. ئەو زیانەی کە لە جەلەولا کەوتووە 10 کەس بە لافا و ڕووخانی خانوو بەسەریانە مردوون، 150 خانوو ڕووخاوە. زیانی ناوماڵ
هێشتا دەرنەکەوتووە. پاش ئەمانە حکوومەت چوو بۆ سەردانی ئەو شوێنانە و لیژنەی دروست کردەوە و هانەهانەی خەڵکیان ئەدا بۆ یارمەتی. ڕشتەی مرواری. جەنگی 1940 بۆ 1970 جەنگێکی بەسام بوو، زۆر بەسام بوو، کە کەوتە 1970 ئەبێ ئەوە بزانین کە 1.5 ملیۆن کەوتنە کوورەی شەڕەوە، کەوتنە ئەو کوورەیەوە کە 7 بەش لە 8 بەشی ئەم دانیشتوانی سەرزەویە تووشی داوی جەنگ بوون، تووشی ئەوە بوون کە 9 بەش لە 10 بەشی ئەم فەرەنگانە جەنگیان لەگەڵ بەشەکەی ترا ئەکرد. ڕاستەوا بوو چونکە 340 ملیۆن لە هاوپەیمانەکان ئەچوون بەگژ 160 ملیۆنی ئەڵمانی، نەمسەیی، مەجەری و تورکیدا. لە جەنگی 1940 بۆ 1980 60 ملیۆن زەلام لە ژێرچەکا بووە کە لە شەڕبوونەوە 8 ملیۆنی ئالە و کەسانە کە باوک و دایکیان بە خوێنی جگەر گەورەیان کردبوون لە پێناو چڵێسی چەند کەسێکا کوژران. هەروەها کە لە شەڕبوونەوە 18 ملیۆنیش بریندار کەوتە عالەمەوە. تاعون و پەرێشانی مردن 17 ملیۆن بوون، کەواتە تۆ ئەبێ وابزانی کە 43 ملیۆن کەس لە جەنگی 1940 بۆ 1980 بوون بە گاوگەردوونی چەند کەسێک. بناغەی هەڵگیرسانی ئەم جەنگەش ئەوە بوو کە ئەرشەدۆق فەڕەنسیس جێنشینی شای نەمسا لەگەڵ ژنەکەیە لە ناو دروشکەدا بوون. لە بۆسنا لە سورەیاڤا لە 28 حوزەیرانی 1940 کوژران. ئیتر ئەمە بوو بە موشەدەمەی هەڵگیرسانی ئەو شەڕە کە سەری ئەم هەموو حەشاماتەی تیا بە فەتەراتە درا، پێی ناوێ کارمانچیە بەمەوە. مەلا حەمدوونی حافز پیاوێکی بێچاو و خەڵکی سولەیمانی بوو. لە ساڵی 1278 هیجری هەر لەو شارە هاتبووە دنیاوە. لە 15 جەمادی ئەوەلی 1336 هیجری کۆچی دوایی کردووە. لەو ماوەیەدا گەلێ شاران و وڵاتان گەڕاوە و دنیای لە بۆتەدا تاقی کردووەتەوە. جا ئەم مەلا حەمدوونە بە چاوی دڵی کارە ساتێکی ئەو شەڕەت بۆ ئەگێڕێتەوە کە پارچەیەکی هەرە بەرزە لە ئەدەبی کوردی. بەڕاستی هەر تەنها مەلا حەمدوون زانیوێتی باسی ئەو شەڕە بکات و بڵێ: ئەم ڕۆژە چە ڕۆژێکە کە عالەم شڵەژاوە، هەرکەس بە جەخاورێ جگەری قیمە کراوە، دنیا پڕی ئاشوبە خەلایق بە عەمومی، ئاسایشی لێ مەنعە ئەڵێ هێرشی ئاوە. کامەی کە ئەڵێ خۆشیەتی دوورە لە مەحنەت، ڕیشەی دڵی ئاڵاوە بە سەد دەرد و بەڵاوە. گیرۆدەیە ئەم عالەمە هەرکەس بە سیاقێ، کەوتونەتە زنجیرەی ئەنواعی بەڵاوە. وەک تەرزە ئەبارێ بە هەموو دەم ئەسەف و غەم، هەوری غەزەب و قەهری خوا تند و بەتاوە. نیک و بەدی ئەم زومرەی ئیسلامە بەجاورێ، کەوتونە کەشاکەش بە قوماندەی ئومەراوە. ئەم زاڵمی سەفاکی سەفەربەر لەگە ئەمڕۆ، فەرمانی بە خوێن ڕشتنی ئەم عالەمە داوە. ژاندرمە ئەسوڕێتەوە وەک واشەی برسی، بۆ لاشەی میلەت بە فڕوفێڵی غەزاوە. فەوتاوە لە بەرسوغرە کەر و ئێستر و یابوو، حوشتر سەقەت و شەل بووە گاپشتی شکاوە. کەر شەوقی زەڕینی نییە حەتا لە بەهارە، ترسی هەیە نەک بیخەنە ژێرباری قەزاوە. هەر شەش جەهەتی گرتووە ئاشوب و موسیبەت، مێشوو لە مەجالی نییە دەرچێ لە حەواوە. تەیارە بە ئەسپانی شەڕ و فیتنەوە دایم، جەولانی ئەڵێی هەورە بەسەر مەرکەبی باوە. باڵۆنی هەڵۆشیوە لەگەڵ دێتە تەحەڕوک، عالەم لە نەزەریا بە مەسەل پۆڕی خوراوە. ئەم جووتە بەڵازادەی باڵندەیە ئەمڕۆ، سەیارەی فەوقن بە ئەلکتریکی چراوە. عالەم لە شریخە شەرەری دەمدەمی بۆمبا، حەیران و سەراسیمە و عەقڵی خەرەفاوە. بەرقی غەزەبی دانە و نارنجەک و تۆربید،
ئاگر ئەپژێنن لە زەمین و لە سەماوە شەو ڕۆژە لەبەر بەرقی قەبیح و ڕم و سونی لەمعەی قەسە تۆرەش بە مەسەل بەرقی هەتاوە دەشت و جەبەل و بەحر و جزیرە و هەموو دونیا شەقشەق بووە مەجموعی بەدەم تۆپی قەزاوە وشک و تەڕی ئەم سەرتحی کوورەی ئەرزە بەجارێ گولگون بووە ڕەنگینە بە خوێنی شوهەداوە تا حکمی تەماشای تەسەور لە هەموولا هەر لاشەی چنرا و سەر و دەستی شکاوە ڕووسی غەم و ئینگلیزی خەفەت هەردوو بەجارێ هاتوونەتە سەر مۆمنی عوشرەت بە سوپاوە هەر لەحزەی سەدلەک چە لە مۆمن چە لە موشریک واصل بە دووجی من بە عەتا و بە خەتاوە وا پۆڕ و سەفینە و بەلەم و کەشتی و ئوستۆل ئامادەی حربن لە هەموو لا تەنراوە گیراوە بەهێزی چەک و تەیارە و ساروخ مەعمورە و وێرانە هەرچی ناوی براوە لەو ڕۆژەوە دنیا هەیە تا ئەم دەمە بێشک مەغلوبە بەم غابەتە نەبووە و نەکراوە بۆ گرتن و بۆ کوشتنی ئەم عالەمە یەکسەر ئەم عەرسەی ئافاقە ئەڵێی حەلقەی داوە ئەم دینە لە پێشا وەکو سەرچاوەی زەمزەم بێغەش بوو ئەمیسا کە ئەڵێ عەینی قوڕاوە بنچینەی دەرکەوتووە بنیادی شەریعەت یەکسەر هەرسی بردووە ئاساری نەماوە پڕگەردی غەمە ناوی سەعاتی دڵی عالەم ڕەقاس و جەر و زەمبەلەک و چەرخی شکاوە یا ڕەبی لەبەر حورمەت و ئیکرامی موحەممەد ڕەحمێ بکە بەم باقی ئیسلامەکە ماوە کەم زۆرە ئەگەر نەسرەتی حەق ڕاهنما بێ بێ نەسرەتی حەق لەشکری دارا سەرەواوە حەمدی دڵی یەخسیری فەرەنگی غەمە ئەمڕۆ بەربوونی بە بەربوونی گەروی بەسرە و فاوە مەحموود نادر پیاوێکی نەخوێندەواری عەشیرەتی جاف بوو لە بانی خێڵان دائەنیشت هەچ قسەیەکی کە ئەیکرد گەوهەرێک بوو لە ئەدەبی کوردی ئەم مەحموود نادرە ڕۆژێک مەلا قادر سۆفی و مەلا حوسێنی کوڕی مەلا قادری بیارە ئەبن بە میوانی و هەروە ئەکەونە قسەکردن مەلا قادر باوکی لە عەشیرەتی وەلی و دایکی لە عەشیرەتی دەلەژیری بوو ئەم دوو عەشیرەتە لە تیرەکانی جافن دەلەژیریش تۆزێ دەستی دزیان هەیە مەلا حوسێنیش باوکی ئەوەتە مەلا قادری بیارێ و دایکیشی کچی شێخی زیائەددینە خۆیشی پیاوێکی قسە قوت و خۆشە مەلا قادری سۆفیش پیاوێکی زانا و دانا بووە جا مەحموود نادر ڕوو ئەکاتە مەلا قادر و ئەڵێ بێژم چی لە کاری خواه ئەوە سەر لە باوکە سنگڕوودێکی وەلی و لە دایکێکی دەلەژیری پیاوێکی وەکو تۆ دروسەکا و لە مەلا قادری بیارە و لە کچی شێخی زیائەددینیش پیاوێکی وەکو مەلا حوسێن دروسەکە ئینگلیز تازە هاتبوونە عێراقەوە زابتێکی گەورەی ئینگلیز لە فەقێجنە لە دیوەخانی حەسەنبەگی حسێنبەگدا دائەنیشە و دەست ئەکا بە قسەکردن و بە شان و باڵی چاکی خۆیانە دێ مەحموود نادریش لە دیوەخانەکە ئەبێ ئینگلیزەکە هەموو جار ڕوو ئەکاتە مەحموود نادر و ئەڵێ ئەوەتان بۆ ئەکەین و ئەوەتان بۆ ئەکەین کە ئەو لە قسەکانی ئەبێتەوە مەحموود نادریش لەسەر خۆ پێی ئەڵێ ئینگلیز بەگ ئێمە دابەستە خزمەت ئەکەین و پاشان سەری ئەبڕین ئەڵێ کابرای ئینگلیز ئیتر نقەی نەکرد کەریمخانی زەند پیان ئەوت وەکیلە ڕۆعایا دادگوستەر و میلەت پەروەر بوو لە گەڕانەکەیە بۆ وڵاتی کوردەواری بیستی پیاوێکی زۆر بە عومر لە دێیەک هەیە لەبەر تەمەن درێژی هەر لە ناو جێگەدا کەوتووە لە قسە و گفتوگۆدا وریا بوو بەڵام هێزی هەڵس و کەوتی نەمابوو وەکی لە ڕۆعایا ناردی هێنایان و ڕێزێکی زۆری لێگرت و گەلێ دەنگ و باسی کۆنی لێپرسی پاشان پێی وت داوای چی ئەکەی بیکە پیاوەکە وتی
تۆ ناتوانی شت بدەی بە من. ئەمە قسەیە تۆ ئەیکەی من چۆن ناتوانم شت بدەم بە تۆ؟ کە شتت لە دەست دێ دەی جوانیم بۆ بگێڕەوە. ئەمە لە دەست منە نییە. ئەمەت پێ نادرێ دەی بەهەشتم بدەرێ. ئەمە تۆ داوای چیەکەی؟ ئەمەش لە دەست منە نییە. کەواتە بمگێڕەرەوە بۆ شوێنەکەی خۆم. مەلا عەبدوڕەحیمی چۆڕستانی لە دەی فەقێجنە بوو. مانگی ڕەمەزان سەر ئێوارەیەک لە مزگەوتە دانیشتە بوو وەعزی ئەدا ئەیوت ئەوانەی کە لەم دنیادا چاکە ئەکەن و ئەمرن تۆڵەی چاکەکەیان ئەبیننەوە. هەموو دەمێک چاویان لەوەیە ئەڵێن بریا دەستمان بگەیشتایەتەوە بە خزم و کەس و کار و دۆستەکانمان پێیان بوت نایە ئەوەی ئێمە کردومانە ئێوەش بیکەن. هەروەها ئەوانیش کە لە دنیادا خراپە ئەکەن پاش مردن تۆڵەی خراپەکەیان ئەبیننەوە. ئەوانیش ئەڵێن بریا دەستمان بگەیشتایەتە دۆست و کەس و کارەکانمان پێیان بوت نایە ئەوەی ئێمە کردومانە ئێوە ئەوە مەکەن. حەسەن بەگی قادر بەگی جاف کە مەلای ئەوێ بوو ئەویش لە وەعزەکەدا بوو هەڵیدایە وتی مامۆستا کەواتە لەو دنیاش ڕەحەتی هەر نییە چونکە ئەوەی چاکە بکا و خراپە بکە هەر تووشی ئەو مەراقە ئەبێ لەوێدا کە بڵێ بگەڕابایەمەوە دنیا بۆ ئەوە کەس و کارەکەم تێبگەێنم. دەی ئەمە کەی وایە کە ئێوە بێژن لە بەهەشتا هیچ خراوەیەک و دەردەدڵیەک نییە. دەساوە قەورەکەی حەمە پاشا خوا ئەمە فیتنەیە دروستی کردگە. فیتنە مەلایەک هەبوو لە وڵاتی بادینانە لە سەرمایەی دنیا تاقەکەرێکی شینی هەبوو. بەرەڵای ئاوایی ئەکرد و بەر ئەبووە دەغڵ و دانی ئەو عالەمە و لەبەر ئەوەش کە کەری مامۆستا بوو کەس نەی ئەوێرا دەنگی لەگەڵ بکە. وای لێ هاتبوو گیپەرەی ملی باوەشی پیا نەئەهاتەوە. تەنانەت نەوەک زەلام کەری گوندیش هەر پێیان نەئەوێرە. ڕۆژێک کەری مەلا لەگەڵ کەری کابرایەکی تر کە ناوی سۆفی قادر ئەبێ بە شەڕیان و کەری مەلا بەجووتە کەری کابرا ئەتۆپێنێ. کابراش تەنها هەر ئەو گوێدرێژێ هەبوو کە بە کاروان و شتەوە پێوەی بەڕێوە ئەچوو. خەمی لێ هات کە چی بکە؟ وتی ئەگەر ئێستا ئەچم و ئەڵێم مەلا کەری تۆ کەری منی تۆپاندووە هیچم ناداتێ. نەوەڵڵا چاک وایە لە پێشا بڵێم کەری من کەری تۆی تۆپاندووە ئەو وەختە بە شەرع ئەیخاتە سەرم و کە بیبژێرم. پاش ئەوە من هەر بە شەرعەکەی خۆی کەری خۆمی پێ ئەبژێرم و هیچ چیشی پێ ناکرێ. هەستا چوو وتی مامۆستا کەرەکەی جەنابەت لە ناو قەرسیلەکەدا بوو. منیش کەرێکم هەبوو ئەویش چوو بوو بووە لە وەڕ لە ناو قەرسیلەکەدا بوو بە شەڕیان و قەزا و قەدەر وای هانی کە کەرەکەی من دای لە هینەکەی جەنابت و تۆپانی ئێستا ئەوە هاتوومەتە خزمەتت بزانم چی ئەفەرمی. مەلا کە گوێی لەمە بوو تووڕە بوو وتی چۆن تۆ کەری من ئەتۆپێنی و هەروە بە هیچ بڕوا شەرع ئەفەرموێ ئەبێ بیبژێری. سۆفی قادر وتی قوربان لە کام کتێبا وا ئەفەرموێ ئێمە مسڵمانین و بە پێی شەرع ئەبزوینەوە. چی ئەو ئەفەرموێ نابێ لێلا ڕێبین. مەلا ئەمەی زۆر پێخۆش بوو وتی باوکم لە ئەنواری مەزنێدا وا ئەفەرموێ و پەلاماری ئەنواری مەزنێ ئەدا. سۆفی قادر دەڵێ قوربان دیارە بۆم ئەخوێنیتەوە. مەلا پێی دەڵێ بەڵێ بۆت ئەخوێنمەوە شەرع گەورەیە نابێ لێی دەرچین. دەستی برد عینەکەکەی هەڵگرت و تەلەکانی کەلار بوو تۆزێ ڕاستی کردنەوە و خستیە بەرچاوی و کتێبی لە بەردەمی خۆیان دانا و دەستی پێکرد. سۆفی وتی قوربان ئەبێ مەعناشم بۆ لێدەیتەوە ئەژینا تێی ناگەم. مەلاش وتی بەڵێ چۆن مەعنات بۆ لێ نادەمەوە؟ ئەوە تا ئەفەرموێ ئەبجەت جووتەکەرا جووت بین جووت هوز هەوەسانیان هەستا حوتی هەمی هەوی خست بە شێوەی بادینانی دەیوت کەلەمەن کەلەمەکەی بەزکی کەوت هەر بە شێوەی بادینی. فەعسڵ کەری فەسەر ڕەفسێ کرد قەرەشت
سکی شەقی برد و قیراندی ئەخر کەوتە خیزەخیز و گیزەگیز فتەبارەکە الله ئەحسەن الخالقین زوو بێنە حەقی کەرێشین. ئەمجا سۆفی قادر وتی دای بەخوا مامۆستا کەری تۆ کەری منی تۆپاندیە بێنە حەقم. مامۆستا لەوێ تۆزی ڕاما وتی ئیبن حەجەرانیش هەیە بزانم لەوا چی ئەفەرموێ. ئیبن حەجەری هێنایە پێشەوە و دەستی کرد بە خوێندنەوەی وتی لولاك لولاك لما خلقت أفلاك سبوح القدوس ربنا ما خلقت هذا باطلا. كرم معناكشي أمية كريم لا كولانان لناو قرسيل و ناولويان أجر خلقيان تيكداو خستيان فلاكة ولا سرسبينان لقي هاويشتو بقدر دايلة كري صوفي قادري ريبوارو خلقي قندان بابرين هزاران باتمان لهونيتي ربنا ما خلقت هذا باطلا هیچت ناکەوێ و هەستە بچۆ بەولاوە. سۆفی هەناسە سارد دەست لە گونان بەرەو ژێرتر بە ڕێگەی خۆیان گەڕایەوە. لە دەوری فەرامیرزادا لە سنا کوڕێکی زاخەیی لەسەر دزی گیرا بوو. فەرامیرزا فەرمانی خنکاندنی دەرکرده بوو. ڕۆژێکیان بۆ خنکانەکەی دانابوو. لەو ڕۆژەدا لەبەر دەرماڵ سێدارەیان بۆ هەڵخست بوو. کوڕیان هێنا بۆ ژێر سێدارە. دایکە پیرێکی هەبوو ئەویش هاتبوو بۆ سەر سێدارەکە و بەگریان و زاری بۆ کوڕەکەی دڵی ئەو عالەمەی کردبوو بە کەباب. فەرامیرزاش لەسەر تەلارەکەەوە سەیری خنکاندنی کوڕەکەی ئەکرد. کوڕەکە چاوی بەدایکی کەوت سەری بەرز کردەوە بۆ لای فەرامیرزا وتی شازادە تاقە ئاواتێکم هەیە لەسرە مەرگا بەجێی بێنە. فەرامیرزا وتی داوای چی ئەکا بۆی جێبەجێکەن؟ کوڕە وتی ئاواتم ئەوەیە ئەوە دایکمە منی بەخێو کردووە و شەونخونی بە دیارەوە کێشاوم ڕێگای بدەن بێتە لام دەستێک ئەکەمە ملی و هیچی تر. دایکیان بردە لایەوە دەستی کردە ملی کوڕەکەی و ئەویش دەستی کردە ملی ئەو وتی دایە ئەمە ئاخر چاوپێکەوتنمە زمانت دەربێنە با ماچێکی بکەم. دایکەکەی زمانی دەرهێنا و کوڕە دەمی نزی کردەوە و زمانی برد بەدەما و لە بنا زمانی قرتان. دایکە خەڵتانی خوێن بوو لەوێ کەوت. فەرامیرزا ئەم ئیشەی زۆر بەلاوە سیر بوو. وتی ئابۆم بێنن بزانن بۆ چ لەو وەختەدا وای بەم دایکەی خۆی کرد. کوڕیان برد و لێی پرسی. کوڕە وتی شازادە ئەم سێدارەیە کە بۆ من هەڵخراوە ئەمە ئەم دایکەم بۆی هەڵخستوم. فەرامیرزا بەسەر سامیەکەوە پرسی چۆن؟ وتی شازادە من مناڵ بوو ڕۆژێک چووم لە ماڵە دراوسەیەک هێلکەیەکم دزی و هێنامەوە. دایکم لێی پرسییم ئەمەد لەکوێ بوو؟ وتم لەو ماڵەم دزی گەلێ بە دەورما هات و پێی خۆش بوو. وتی ڕۆڵە بچووە هی تریش بدزە. ئیتر هەموو ڕۆژ ئەچووم هێلکەم ئەدزی پاشماوەیەکی زۆر ئەمجا ئەچووم مریشکم ئەدزی و ئەم هێنایەوە بۆی. پاش ئەوە ئەچووم شتی ترم ئەدزی و لە ئاخرا وام لێ هات کار و فرمانم بوو بە دزی و ڕێگری تا ڕۆژم بوو بەو ڕۆژە ئەگەر هەوڵجار ئەو سەرزەنشتی بکردمایە و پێی بووتمایە شتی وامەکە خراپە بۆچی تووشم ئەبوو بە تووشی ئەم ڕۆژە ڕەشەوە کەواتە ڕاستە ئەو سێدارەکەی بۆ هەڵخستوم. ئێستاش منیش هیچم لەدەست نایە لەم وەختەدا تەنها ئەوە نەبێ ئەو زمانەی کە منی هاندا بۆ دزی بیبڕم و تۆڵەی خۆم بسێنمەوە. فەرامیرزا کە گوێی لە قسەکەی بوو بە قسەیەکی گەورە هاتە بەرچاوی لە کوڕەکە خۆش بوو فەرمانیدا سێدارەکەیان هەڵگرت. کوڕێک لەو ناومەرگەیە چاوێکی کوێر بوو سەرەی ژنهێنانی هاتبوو ئەچوون داوای هەر کچێکیان بۆ ئەکرد هەرچەندە یەک چاوی بۆ پیاو عیب نییە بەڵام تۆزێ لە دانی کچەکە خزم و کەس و کارەکەی سەڵیان ئەکردەوە. کوڕەکە دایکێکی هەبوو ڕۆژێک پێکەوە لە ژوورەوە دانیشتبوون. کوڕەکە ڕووی تێکرد و وتی ئەریەدایە تو خوا ئەم چاوەی من بۆچی کوێر بووە؟ دایکیشی وتی ڕۆڵە ئەوە مناڵ بوویت سوژنێکت گرتبوو بە دەستەوە هاتم لە دەستم وەرگرتەوە تۆش دەستت کرد بە گریان دامەوە بە دەستەوە پاشان کردت بە چاوی خۆ تا دایکت بمرێ ئەو چاوە دوا کوێر بوو. کوڕا تۆزێ سەری داخست و پاشان سەری بەرز کردەوە وتی دایە خۆ تا ئێستاش هەر بۆی ناگریا ئەمە چی بوو؟
تۆ بەسەر منت هێنا. لەو وڵاتی بلباسەتیە کابرایەک هەبوو ناوی مامباپیر بوو. ڕۆژێک مەلای ئاواییەکەیان بانگ ئەکا و پێ ئەڵێ مامۆستا من موچەت ئەدەمیە و من بەخێوت ئەەکەم کەچی تۆ ڕۆژی جومعە دوعا بۆ سوڵتان عەبدولحەمید پادشای عوسمانیەکەی ئەگەر دوعا بۆ منیش ئەەکەی باشە و ساڵێ 30 سەر حەیوانیشت ئەدەمێ خۆ ئەگەر نایکەی هەر لە ئێستاوە جێگایەک بۆ خۆت بدۆزەرەوە. مەلا پێی دەڵێ زۆر باشە تۆ ئەوەندە شتم بدەیتێ من چۆن ئەبێ دوعات بۆ نەکەم. ڕۆژی هەینی هات و مەلا خوتبەی خوێند و لە پاش دوعا بۆ پادشای عوسمانی وتی یا ئەیوهە المامباپیر إنك لدب كبير فمكانك بئس المصير والله على كل شيء قدير. کابرایەکی خوێندەوار بەڕێکەوت لەوێ بوو سەری هەڵبڕی کە بڵێ مەلا چیت وت؟ مەلا وتی اسكت اسكت اسكتون هذا قوم حمارونها عطا غنم 30 عشر لك ولي 20. کابرایی تر هیچ دەنگی نەکرد. لە پاشا مامباپیر زۆر مەلای خۆش ئەویست و خزمەتی ئەکرد. زۆر دوو وڵاتی بانا ئاغاڕوتەی زۆری هەیە. بایزاغا هەبوو لە گوندی بلەسەن شوانی ئاوایەکەیە کرد. ئێوارەیەک پیرەژنێک ملی ئەگرێ و ئەڵێ بایزاغا مەڕە پەڕەکەمان نەهاتووەتەوە. ئەویش ئەڵێ نەهاتووەتەوە قیر و سیاه جاوەرە شوانی بکە بۆ مسکینی کەرامباوگاو. کابرایەکی سەرشیوی لەوێ ئەبێ ئەڵێ ئاغا بۆچی تۆ شوانی ئاواییەکەیت؟ ئەویش ئەڵێ کوڕە نەوەڵڵا هەر ئەوەندەیە بە ڕۆژڕانەکەیان بۆ ئەبەم بۆ لەوەڕ مسکێنی کەرامباوگاو چڕایە ئەیانەکەوێ من شوانیان بۆ بکەم. ئینگلیز تازە هاتبوونە عێراقەوە جارێک دوو کەسیان لە بناری هەڵەبجە ئەچن بۆ ڕاو بەدەم گەڕانەوە ڕێیان ئەکەوێتە گوێ چەمێک. لەوێ دوو شوانی کوردیان لێ پەیدا ئەبێ بە شتێکی سەیریان ئەزانن ڕوتیان ئەکەنەوە و تێر و پڕیشیان لێ ئەدەن. ئینگلیزەکان ئەچنەوە بۆ بەغدا و شکات ئەکەن و بەناو نیشان دوو کوڕەکە ئەدۆزنەوە و ئەیانبەن بۆ بەغدا. لە بەرامبەر حاکمەوە ڕایان ئەگرن ئەمانیش زمان نازانن دیلماجێکیان بۆ دێنن. حاکم لیان ئەپرسێ کە بۆچی لەو ئینگلیزانەتان داوە. کوڕەکان یەکێکیان ڕووەکاتە ئەوی کەیان و ئەڵێ ئەریە حەمک ئەمە ئەم هەفمە یەژێ چی؟ لە پاش ئەوە کاتیان ئەگەیەنن هەر ئەوەیان ڕوو ئەکاتە حەمک و ئەڵێ کوڕە حەمک ئەوە ئەو سوورسوورەکەی پارنێژن کە لە گوێی ئاوایی پرێزگرتمانن تێر و پەڕمان لێیاندا. حەمکیش ئەڵێ تۆ بێژی ئەوە بیاژن؟ اینجا هەر ئەوەیان لێوێک لە حاکمەکە هەڵ ئەقرتێنێ و ئەڵێ وە خوازگەت پێ نەوێ و بەردی تۆی لێ نەواریە قسەی پارە گێڕێتووە. لە پاشا کە بەم جۆرە ئەیان بینن بەرەڵایان ئەکەن. کابرایەکی قوچی سنەیی ڕێ ئەکەوێتە پشدەر و ئەچێتە دیوەخانی ڕەشەی ئەولاغا. ئاغا لێ پرسیە برا ناوت چییە؟ ئەویش ئەڵێ نۆکەری گەوران غوڵامی سەری خانی خانان ئاغا میرزا حەسەن خانی مرتوزا قولی خانی میرا خورزادەی کەمەربەندەی سەرجووقا. ئاغا بە ئەسپایی لە شوێنەکەی خۆی ڕاست ئەبێتەوە و ئەچێ بۆ نوێژ و ڕوو ئەکاتە کابرا و پێی ئەڵێ کابرا تا دێمەوە ناوی خۆت کورد نەکەیتەوە کورتت ئەکەمەوە. ئەچێ و دێتەوە لێ ئەپرسێتەوە کابرا ئێستا پێم بڵێ ناوت چییە؟ ئەویش خێرا ئەڵێ قوربان حسە. حاجی مەلا ڕەسووڵی دێلیژەیی مەلا ئەحمەدی کوڕی لە سولەیمانی هەڵاتە بوو لە پاش ماوەیەک شەوێک لە ناکاو هاتەوە. اینجا مەلا ڕەسووڵ هەر بەو شەوە ئەچوو بە گەڕەکەکەوە ئەسوڕایەوە هەر کەس تووشی ئەبوو ئەیوت تۆیش وەکو ئەحمەدی کوڕم وایتە ئەحمەد هاتووەتەوە دەنگ مەکە. ئەساکەشی درێژ ئەکردەوە و ئەیوت ڕووسێکیشی کوشتووە. ئەو شەوە تاکەوتە بەیانی خۆی هەموو کەسێکی تێگەیاند و بە هەموو کەسیشی ئەوت دەنگ مەکە. بەیانی کە ڕۆژ بووەوە لەسەر دەمشڕی حاجی مەلا هاتن مەلا ئەحمەدیان گرت. مەلا جەلالی موعەز کوڕێکی هەبوو ناوی حەمە حەسەن بوو. ڕۆژێک ئەچێ بەسەر یا سەیر ئەکا وا حەمە حەسەن گوێزان موشین ئەکا. لەو کاتەدا کە ئەم ئەچێ حەمە حەسەن پلەکەی ئەهاوێژێ و ئەڵێ
سەر و مێش و حەج مەلا جەلال ئەیگرێت تێر و پڕ ئەیکوتێ خەڵکی دێن لە ژێرچنگی دەردێن و پێ ئەڵێن مامۆستا بەسیەتی ئیتر وازی لێبێنە ئەویش سوور ئەبێتەوە و ئەڵێ ئاخر من بەلای خۆمەوە مەلا جەلالم پێیێژن چۆن ئەبێ حەمە حەسەنی کوڕی من بێژیە سەر و مێش و حەج لەم یاریەدا سێ گوێز ئیش ئەکا یەکێکیان ئەوەیە کە یاریکەرەکە بەدەستیەوەیە و پلەکەی پێ ئەهاوێژێ ئەمەیان پێ ئەڵێن سەرە ئەوانی تریش کە بەڕیز دانراون هی هەرە پێشوویان پێ ئەڵێن مێش هی هەرە دواییان ناوی حەجە جا ئەو کەسە کە پلەکە ئەهاوێژێ لە وەختی هاویشتنیە ئەگەر وتی سەر و مێش و حەج ئیتر ئەو سەرەیە بەر هەر گوێزیە بکەوێ ئەیخوا شێخێک ڕۆژێک لە شارەوە ئەچێتەوە بۆ ماڵی خۆیان لە ڕێگا چەند ماڵێکی کورد هەڵیاندا بوو لا ئەداتە ناویان ژنێکی خێڵەکە کە دەروێشی خۆی بوو چاوی پێ ئەکەوێ ئەوە شێخ جامەدانەیەکی تازەی کڕیوە و خستوویە تێملی ڕووە کاتە خەڵکەکە و ئەڵێ ماشەڵڵا ماشەڵڵا تەماشاکەن شێخ بەو جامەدانەوە کە لە ملیایە چەند جوانە هەر ئێژی گوێرەکە سووری ئێمەیە کە گوێرە و ساری تازەم کردووە ملی مەلایەک لە مانگی شەوالدا وەعزی ئەدائیوت ڕۆژووی شەشەڵان خێری ئەمەیە و ئەوەیە کابرایەکی کورد ڕاست بۆەوە وتی مەلا بی و ڕۆ کەسی دایکیان نەگاوی ڕەمەزانی لەبیر نەچوەتوە ئین جانوارەی شەشەڵانە خەلیفەیەکی گژن ئەچێتە گوندێک پیرەژنێکی هەژاری لێ ئەبێ دەروێشی خەلیفە ئەبێ ئەچێتە پێشوازی و ئەیهێنێتەوە بۆ ماڵەوە خەلیفە لە پاش تۆزی حەسانەوە ئەڵێ ئەچم بۆ مزگەوت نوێژەکەی نیوەڕۆم ئەکەم و ئەگەڕێمەوە ئەویش ئەڵێ باشە بە قوربانت بم منیش تەنها 2 هێلکە شکە بم بۆت ئەکەمە ناو ڕۆنەوە کە هاتیتەوە بێقڕە بیخۆ خەلیفە ئەچێ و نوێژ ئەکاو ئەگەڕێتەوە لەو لاوە دەروێش شوێنی ئەکەون ئەویش تووشی هەر کەس ئەبێ ئەڵێ بابچینەوە بۆ ماڵەوە بەدە 15 کەسێکەوە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە کە پیرەژن چاوی پێ ئەکەوێ وا خەلیفە ئەم لەشکرەی لەگەڵ خۆهێناوە هەردوو چاوی ئەپەڕێتە تەوقەسەری و لە داخا هیچی پێنامێنێ وا ڕێکەوتبوو شوێنەکەش ڕوە و ڕۆژ بوو دەستێک ئەخاتە سەر چاوی بۆ ئەوە باش بۆی دەرکەوێ کە ئایا ئەم لەشکرە خەلیفەیە یان نە بۆی ساغ ئەبێتەوە کە خەلیفەیە لەم قسەیە زیاتر هیچی بۆ نایە کە ئەڵێ گشت خەلیفە بەکەڵە 3-4 فەقێ بە دەقنە و ڕاتوو پارەکۆ ئەکەنەوە هەریەکە دەستێ جلی تازە لەبەر ئەکەن و بۆ خوێندن ئەڕۆن کە بچن بۆ مکریان ڕێیانەکەوێتە گوندێکی مەنگوڕایەتی لە ماڵێکدا ئەنیشن کابرایەکی خەڵکی دێ چاوی پیانەکەوێ ئەپرسێ ئەمانە چین ئەڵێن مەلاو فەقێن کابرا ئەڵێ عەشیرەت تەماشاکەن چەند خاوێنن هەر ئەڵێی سەگی دوای مەڕن کابرایەکی کورد چوو لە زەویەکەیدا 2 من هەرزنی چاند و وتی ئەمە نانی ئیمساڵم بۆ نەکبەتی بارانێکی زۆر باری لافاو هەستا و هەموو هەرزنەکەی برد کە کابراکە هات و سەیری کرد هەرزن نەماوە دەستی دایە قوچەقانی و چووە سەر بەرزاییەک گەلێ بەردی بۆ ئاسمان هاویشت پیاوێکی ژیر چاوی لێبوو بۆ شەوێ چوو 3 من گەنمی لە جێی هەرزنەکە چاند لە دوای چەند ڕۆژێک ناردی لای کابرای خاوەن هەرزن وتی بێت تەماشای بکە هەرزنەکەی ڕواوە کە کابرا چوو سەیری کرد لە باتیگاڵ گەنم ڕواوە ڕووی کردە ئاسمان و وتی ها برا هەتا شەقەی قەڵماسکت نەدی گاڵت نەکردووە گەنم کابرایەک ناوی حەمەموراد ئەبێ شایر ئەبێ حەکایەتخوان ئەبێ لەگەڵ قەیتولی کوڕی لا لە سەرحەددا برایەتیان زۆر خۆشە بێ قەیتولی ئەمرێ و حەمەموراد بە شیوەن و باوکەڕۆ ئەچێ بۆ سەر تەرمەکەی لا لە سەرحەد ئەو سەردەمە مابوو بەڵام چاوی کوێر بوو کە دەنگی هۆرەی حەمەموراد ئەبیستێ ئەڵێ عەشیرەت ئەوە من بزانم دەنگی حەمەمورادە ئەڵێن ئەرێ بەخوا ئەوە باوکەڕۆەکە لا لە سەرحەد بەیەکێ لە کوڕەکانی ئەڵێ ئاتفەنگێکم بۆ بێرە ئەڵێن بۆ چیتە ئەڵێ چلۆن قەیتولی مردوویە و حەمەمراوی دوێت باوک ماوێ
وەو سەی سایەقە ئەگەر دەستی وە دەست خواوە وێ توێ بیکوژم. ئیتر خەڵکەکە پاڵ بە حەمەمرادەوە ئەنێن و دەربازی ئەکەن. کابرایەکی کۆنەفرۆش هەبوو لە سولەیمانی سەعۆلی ناوبوو بە ناو شارە ئەسوڕایەوە بانگی ئەکرد کەوا کۆن، کراسە کۆن، سەڵتە کۆن، ماڵێ دەمارە تووتنی بێدەمار. ئێوارەیەک نوێژی شێوان لە مزگەوتی مەڵکەندی نوێژی بە جەماعەتە کرد کە نیەتی دابەست لە باتی ئەوە بڵێ ئەڵڵاه ئەکبەر بە دەنگێکی قایم وتی کەوا کۆن. خەڵکەکە هەموو دەستیان کرد بە پێکەنین و نوێژەکەیان بڕی وتیان ئەمە چی بوو؟ وتی بەخوا لام وابوو لەبەر ماڵی مینا خانمدام. دوو زەلامی مەریوانی چوون بۆ گەرمیان بوون بە سەپان. گەرما بوو. ڕۆژێک نانی گەنمیان بە دووەوە ئەخوارد. دۆیە کە زۆر کەم بوو یەکێکیان وتی ئاخ بۆ ئاوە ساردەکە تۆ خوا ئێستاکە چی خۆشە؟ ئەوی تر وتی بە من ئێستا لە کانی خەیاران پڕکۆشم لە نانی هەرزن بوایە لە دەست ماوردم بکردایە بە قوڕک ما و بەلوێچ و لەو ئاوە ساردە بکردایە بەسەریە. ئەوی تر وتی دەک ماڵت بە قوڕ گیرێ وەڵڵا هیچ شتێکت بۆ من نەهێشتەوە کە باسی بکەم. وەختی خۆی چایی وا زۆر نەبوو. ڕۆژێک دوو زەلامی شارە زووری ئەچنە شار تێر نان و کەباب ئەخۆن و پاشان ئەچنە چایخانەیەک وا ئەزان شەربەتخانەیە. چای چی دوو چایان بۆ ئەبا کە ئەیخۆنەوە یەکێکیان ئەڵێ بەخوا گەرمە. ئەوە بۆچی وایە؟ هاوڕێیەکەی ئەڵێ ئێستا کوڵاندی گیانە هێشتا بەفریان تێ نەخستگە. لە دوای ئەمە تۆزێک یەکێکیان دەست ئەبا و دوو پوڵ ئەدا بە چایچیەکە. چایچی ئەڵێ خێزمە هەر پیاڵەیە دوو پوڵە کەچی بە دوو پیاڵە دوو پوڵم ئەدەیتیە؟ کابرا هاواری ئەکرد خەڵکی نا تەماشای ئەم کاورایەکەن چەند بێ ئینسافە. حاجی ئەحەی کوڕن و بەو پیاڵە زلانە پڕیشی لە بەفرەکە ئەیدا بە پوڵێک کەچی ئەم پیاوە بەو پیاڵە بچکۆلانەیە داوای یەکێ دوو پوڵەکە. ئەوەندەش گەرم بوو هەموو دانمان سووتا. حاجی شێخ مستەفای محەممەد هەبوو لە سولەیمانی وتی مەلا مەحموودێک دراوسێمان بوو هەرچەند تووشم بەهاتایە ئەیوت مەرحەبا یا شێخ ئەوڵا. منیش ڕۆژێک وتم مامۆستا من ناوم مستەفایە ناوم شێخ ئەوڵا نییە. وتی ها باشە. لە دوای یەک دوو ڕۆژی تر لەسەر ڕێگا دیسانەوە تووشم بووەوە وتی مەرحەبا یا شێخ ئەوڵا. وتم مامۆستا چەند جار عەرزم کردی ناوم مستەفایە شێخ ئەوڵا نییە. وتی سا وەڵڵاه وامزانی ناوت شێخ ڕەسووڵە. منیش وتم هەی دەستت بە گونم. کابرایەک بوو بە میوانی کابرایەکی کورد. کابرای خانەخوێ لەگەڵ ژنەکەی بوو بە شەڕیان. گوێ ئاگردان بوو بەسرە بزۆ دانرابوو. ژنەکە هەر کردی بەسرە بزوو تێکا و لە بەرچاوی میوانەکەەوە دای بەسەری مێردەکەیە و سەری شکان و خوێن چۆڕاوگەی کرد. کابرای میوان بۆ ئەوە خانەخوێەکە زۆر تەریق نەبێتەوە وتی برا وەڵڵا ژنی ئێوە باشە بەسرە بزود لە کۆڵتانە بنەوە ژنی ئێمە بە تەور و تەوراز تێمان بەرەبن. کابرای خانەخوێ لەو وەختەدا دەستی برد بەلایەکی پەنجەی خوێنەکەی لە نێوچەوانی سڕێەوە وتی ژنی ئێمە حەقیان چییە وا لەگەڵ ئێمە بکەن؟ مەحمووی وردە شاتری کچێکی هەبوو ئەیدا بە مێرد. ڕوویان کردە مەحموو کە قسە بکە. ئەحەی نادری هەلاجیش هەبوو هەڵیدایە وتی برا خاڵە مەحموو بەڕیشی سپیەوە دەمی خۆی گڵاو ناکە کوڕی هەز با ئەو قسە بکە. کابرایەک ئەچێتە سولەیمانی بەبەر دوکانی پینەچیەکە تێ ئەپەڕێ مەرکانەی دەستاوەکە دانرابوو دڵی لێ ئەچێ و پێ ئەڵێ خاڵۆ بیکێشە بایی قرانێک لەو دۆشاوە. ئەویش گڵێنەکەی بۆ پڕ ئەکا ئەیداتێ. کابرا ئەینێ بەسەرەوە هەمووی ئەخواتەوە و لە پاشا پێ ئەڵێ خاڵۆ نێژی کووردە خەشیم و نەیزانی دۆشاوەکە دۆشاوێکی خاز بوو وەلێ چکێ تفت بوو تفت. کابرایەک هەبوو حەسەناغای ناوبوو جارێک لە کەندەڵانێکە ماینێک ئەگێ ئەچن بەسەریا و پێ ئەزانن ئەویش لە شەرما ڕوو ناکاتەوە ئاوایی سەری خۆی هەڵ ئەگرێ و ڕوو ئەکاتە وڵاتان.
چەند ساڵێکی پێئەچێ کابرایەکی لای خۆیانی بەرچاو ئەکەوێ بەڵام ئەو ئەم ناناسێ ئەچێ بەلایەوە لێ ئەپرسێ برا دەنگ و باسی وڵاتی لای ئێوە چییە؟ کابراش ئەڵێ وەکو چی؟ ئەڵێ چوزانم هەروە حەسەناغایە کەندەڵانێ ماینێ شتێ. کابرا لە وەڵامدا پێ ئەڵێ وەڵڵا برا ئاگام لە هیچ نییە چونکە لەو ساڵەوە کە حەسەناغا ماینەکەی لە کەندەڵان گاوە من لەوێ دەرچووم ئیتر نازانم. حەسەناغای هەژار لە دڵی خۆیان ئەڵێ دەک مبارەک نەبێ خۆ ئەمە بوو بە تەعریخیش ئیتر تا مرد ڕووی نەکردەوە بە وڵاتە. حاجی ئیلخان دێبۆکری ئەچێ بۆ سابلاغ ئەحمەدەکە لەو چەند خزمەتکارێکی تری لەگەڵ ئەبێ. هەر جارەکە بچوایە بۆ شوێنێک خزمەتکارێک ئەبوو بە کیسەدار و ئەبوایە پرسیشی بە حاجی ئیلخانی بکردایە کە چی ئەخوا. ئەم جارە ئەحمەدەکە لە بوو بە کیسەدار و مەسرەفچی و ئەم ڕەوشتەی حاجی ئیلخانیشی نەئەزانی. ڕۆژێک لێ ئەپرسێ ئەڵێ ئاغا ئێوارێ چی ئەخۆی؟ ئەویش بە تووڕەیەکەوە تەماشای ئەکاو ئەڵێ گوو ئەخۆم. کابرا لە پاشا تێ ئەگەێنن کە تەبیعەتی حاجی ئیلخانی وایە واقی وڕ ئەمێنێ ئەگەر نایهێنێ ئەزانێ بە بێشک ئەیکوژێ ئەگەر ئەشی هێنێ هەر ناکرێ. ناچار ئەچێتە بازار هەندێک کوولەکەی گەنی و ئەکڕێ و سووری ئەکاتەوە. ئێوارە لەگەڵ شتی ترا دای ئەنێتە بەردەستی حاجیش سەیرێکی ئەحمەد ئەکا و پارویەک لە کوولەکە بۆگەنەکە ئەخوا و ئەڵێ گێلە بە گوێشم ئەکا گوم بۆ دێنێ دەلای بن لای بن. ئیتر ئەحمەد بەو جۆرە خۆی لە کوشتن ڕزگارەکە.